السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه. إيدي هيفا رمضان بيروز همي بيروزين خوبا لو بيروز بت هر جهه که این تماشاوان برنامه پاشی کردستان 24 بنو تاجی پیروز بسوه لتوش پیروز بيت جوان و مانگی رمضانی پیروزبایی مانگی مانگا پربرکتا لتوابی مسلمانانی جهان بتایبتی مسلمانانی هرمی کردستان دکین و هیوادارین که مانگا بخیر و خوشی دست پی بکن و دڵنیاشین کە هەمومانەوە ئەزانین ئەم ڕەمەزانە زۆر جیاوازترە بێت جوان لەگەڵ جداییەوە چییە؟ ئەویش ئەوەیە کە کۆرۆنا کاریگەری لەسەر هەموو شتێکە بوو ڕەمەزانیشی حتمەنجی ڕەمەزان ئیدی پیڤەوەیە کە دوعامەیە دەستپێکەوە هەیڤە ڕەمەزان و پیرۆز ئەف هەیڤە ببتە خێر و بەرەکەت وی ڤایرۆسێک و بووە بەڵا سەری هەمی دنیایێ شناف ببێت و بار کەس ژێ دنیایش هەمی وڵاتێک جیهانێ تایبەتیژی وڵاتێ مسلمان و پێشوازی هەیڤە ڕەمەزان و پیرۆزە ئەف ساڵا کردی چاو بالبرنامه مسئولان افسانه ام سال استودیو جدایه وکیه بله اوا جداییه و ما دست بکر یا دیار است بدلنیایه و لاستودیو کی جواز ل برنامه پارشیف همو شوک لستی شوکه لگالتانه بین بس مرجنیه همو شوکه منو جوان لگالتانه بین جاری کد چلیه بزنین چی ابد بالام ببردوام اول لگال من بین چون که زور بابتو زور برگمان هیا که آماده من کردو که بگنجت لگال استای گرنج او برنامه میدان گریدای هی و رمضان و پیروز ساعت یکی شبیه حتی ساعت 3 چونکی دم هندیه خلق خو حاضر که جوی پاشی و او برنامه میدان جی خدمت اولاتیاب گشتی بکین گریدای بابت اسلامی بتایبتی جی چوانی یا پیشوازی کردن رمضان بابت گریدای مسلمانه و بابت دویجی بابت تندرستیه بله بدلنیایه و چون که اما لروی تندرستی است بهوی اوی که کرونا بڵاو ببووە و مەترسی لەسەر ژیانی خەڵک دروست کرده بوو لە ڕووی تەندروستیەوە ئەبێ بزانین ئەم ساڵ چۆن مامەڵە ئەەکەین لەگەڵ مانگی ڕەمەزان و چۆن بە ڕۆژ پشکاشێرژی ڕەمەزانیش هەر بوو ڤایرۆسە کۆرۆنا خۆ پاراستنیێژ هەر بە هەمان شێوە کە ڕۆشت بوون هەر بە هەمان شێوە بێت ئێستا چینە ناو بڕگە و بابەتەکانی پرۆگرامەوە بێژم دەستپێکی خەڵاتێکی تایبەت مێ هەی ئەمیش دە پێشکەشی بینێراکەین زانی کاتچێ بابزانین ئەویش ئەوەیە کە دیار ئازاد میوزیسیانێکە و فۆتۆگرافەریشە لە هەمان کات دانیشتوی کەرکووکە و پارچەیەک لە میوزیکی تایبەت بە مانگی ڕەمەزانی پیرۆزی ئامادە کردووە کە لە سەرەتادا پێمان خۆش بوو بەوەوە پرۆگرامەکەمان دەست پێشکەشی مەیە کردی ئەمیش دێ پێشکەشیوەکین چونکە بەڕەمە مەیدانەی ئەم خزمەتەوە بکەین و ئەم دێ خزمەتەوەکین بەردەوام هەیڤە ڕەمەزان و پیرۆزە کۆچەوە دەمێ دەڕاز بیدەمە پڕێکە کوردستان دووشارەی خزمەتەوە کردە اینجی تەماشاوانن مەبن و تەماشای وێ میوزیکێ بکەن گرێدای وێ ڕەوشی ئەی دەست و پەنجەتەنێشن دەسێتت خۆشکاک دیارازات ڕاستیژی پشێوازێکی گەلێکی جوان
سرودا طلع البدر علينا براستيجي جريدانا كت قال لك جوان وريكوبيك قال ايني اسلاميه هي يعني تمشكو سر هزرا هر كسك مسلمان التواج يعني اف سروت ميوزيكا قال لك بشي وزك جوان في جارب آلتك دنيا ميوزيكا وصا زيبزي كسي قول نبيه هاتيا جنان دست خوشي لتكين هر كسك يديب اواكي پێشوازیە المەها پیرۆست کرد و خزمەتە وڵاتیات بەڵێ بە ئالەتی قانونەوە واسفای کردبوو و وەک باست کرد ڕێک ئەو میوزیکە طلع البدر و وەکو لۆگۆیەکی لێ هاتووە بۆ مانگی ڕەمەزان کە گوێمان لێ بێت ئەزانی مانگی ڕەمەزان دیوارکری تێتە فیلمی ڕسالەمان دێتەوە بیر وەک باسمان کرد ئەم شەو وەک دەستپێکی یەکەم بەرنامەی پاشیف تایبەتمان کردووە بە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆز لە سەردەمی کۆرۆنا ئەم باسەش بە میوانداری بە ڕێزێک ئەنجامەدەین فەرموو کاک شوان کە طبعا وەکی مەگوتی هەر جۆرەکی میوانەکە تایبەت گرێدای پێشوازیکردن هەیڤ ڕەمەزانی بابەتی گرێدای ژیانە مسلمانە تایبەتیش هەیڤ ڕەمەزانت گشتیش یعنی ڕۆژانێوانێن دژیت ساڵێ دەکاتەوە زێدەتر دینی خوب بنیاسن زێدەتر بڕێکا دینی خزمەتە وڵاتیە و هەروەسا پەرستنە خوش بکەن ئەڤروکەژی مە فەرزانێ هەم گرێدای بابەتی نوکێ ڕووپڕبوونا کۆرۆنای کادی چاوە مزگەفت هێدیە نەڤەکردنیان ژینە و گرێدایژی بابەتی پێشوازیکردنا مەها ڕەمەزان و پیرۆز و گرنگیاوێت ناوە ئیسلامی دەوڵەتجان مسلمانە تایبەتیژی ئەڤروکە مامۆستا عەبدوڵڵا سەعید سەرۆکیەکەتی زانای ئاینە ئیسلاما کوردستانی کودێت ناوە ستودیۆ دەدیالمە بوت مامۆستا تو گەلک و گەلە بخێرهاتی ڕەمەزانە پیرۆستە پیرۆز بێت ئەم مەمنونێتینەک و این ئەفشەڤەل دەفمەنە و هەی شەڤایەکی هەیڤ ڕەمەزانە پیرۆز زۆر سوپاس بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست لە ڕێگای کوردستان 24ەوە پڕ بەدڵ پیرۆزبایەکی گەرم لەسەر زە مسلمانانی کوردستانەکەین هیوادارین کە ئەو مانگە پیرۆزە بێتە مایە خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان و کۆتایی هاتن بە ناخۆشیەکانی ژیان بە شێوەیەکی گشتی و نەخۆشی کۆڕۆنەش بە شێوەیەش تایبەتی مامۆستا جادە ئەم پرسیارە دەستپێکی دەستپێکین و گەلک خەلک چاوەڕێت کرد وەکو گرێکی ڕۆژنامەوانی ئێوارێژی دوو هەبی تایبەتی ژۆر گرێدای ڤەکردنا دەریێن مزگەفتە گشتی جهێن پەرستنێت هەیڤ ڕەمەزان و پیرۆزدا چه هیڤیەک هەیە هەیڤ ڕەمەزان و پیرۆزدا ئەگەر چ نەبێت ڕۆژێ دومایەکێدا یانژی ئەگەر خودی حەز کرد ڤایرۆس نەما هێدی بێنە ڤەکردن چاوە بەرنامەی وادانا بە تاکیدەوە داخستن ینی هاتنی نەخۆشی کۆڕۆنا ئەوەی کردێکەوە کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر لە بواری تەندروستیەوە یەکێ لەو ڕێکارانە داخستنی مزگەوتەکان بوو بە حکمی ئەوەی کەوا لە مزگەوتەکان بەرکەوتن بەریەکەوتن لەگەڵ خەڵک هەیە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئێمە ڕووهاتچوو لە مزگەوتەکانەکەن بە دوایین ئامار ینی تەنها ڕۆژانی هەینی زیاتر لە 9 ملیۆن کەس ڕووی لە مزگەوتەکانی کوردستانە کرد بە شێوێژی گشتی جگە لە نوێژەکان لە سەرەتاوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە پێشنیار کراکەوە پێویستە هەموو تەزەموعات و بەریەکەوتنەکان ڕێگەی لێبژیرێ بۆیە بڕیاری ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان دراکەوە مزگەوتەکان ڕابژیرێن ئەوە بوو لە هەموو وڵاتانی جیهانی ئیسلامیش ئەو حاڵەتە پەیڕەو کرا ئومێد خواز بووین کەوا بتوانین لە مانجی ڕەمەزانی پیرۆزە مزگەوتەکان بکرێنەوە بەڵام دوای ئەوەی کەوا وەزارەتی تەندروستی لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی پارێزگایەکان تەقییمی بارودۆخی کۆڕۆنای کرد یان نەیتوانی وەک زمانی خۆمان ئەڵێن دڵنیایی بدا یان ئۆکەیی بدا لەکردنەوەی مزگەوتەکان بۆیە نەمانتوانی و نەتوانرا بەداخەوە لە سەرەتای مانجی ڕەمەزانی پیرۆز مزگەوتەکان بکرێنەوە ئیمڕۆ دانیشتێکی کراوەمان لەگەڵ وەزیری ئەوقاف و وەزیری تەندروستی کرد بابەتەکەمان دووبارە تاوتوێ کرد ئومێ دەکەین بتوانرێ هەموو هەفتەیەک تەقییمێکی بارودۆخی تەندروستەکە ئەکرێت لە هەر هەفتەیەک هەموو هەفتەیەک لە هەر هەفتەیەک ئەگەر هەفتەی یەکەمی ڕەمەزان توانرا ئەوە دەیکەینەوە نەتوانرا هەفتەی دووەم نەتوانرا هەفتەی سێم نەتوانرا هەفتەی چوارم هەر نەتوانرا ئەوە ناکرێتەوە بەڵێ بەڵام من دڵنیای ئەدەمە هاوڵاتیان بە پێی ئەو پێشبینیەکە لەلایەن پسپۆڕانی تەندروستی وەزارەتی تەندروستی هەیە دەتوانم بڵێم لە نەفەقەکان ڕۆناچیەک هەیە کە خەڵکی ئێمە بتوانی بەشێک لە ڕەمەزان لە مزگەوتەکان عیبات و خواپەرستن ئەنجام بدەن تەمان ئەوەش ئەبیتە مژدەیەکی خۆش و ئومێدێک بۆ خەڵک کە ئەو نەخۆشیش بەرەو نەمان و بەرەو کەمی ئەڕوات کاتە مامۆستا شێوازی پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان ئەم ساڵ ئەبێت جیاوازتر بێت لە ساڵانی تر ڕێنمایەکانتان چییە بۆ ئەم پێشوازیە جیاوازە یاخود جیاوازەکان چۆن دەبێت بە تاکید بە قناعەتی من کۆڕۆنا سەردەمی پێش کۆڕۆنا لەگەڵ سەردەمی دوای کۆڕۆنا زۆر جیاوازە
ئەمە یەکەم ڕەمەزانە تایبەتمەندیەشی خۆی ئەبێ لە ناو هەموو جیهان ئەنی بۆ نمونە ئێستامە تەماشا بکەین کۆرۆنا لە زیاتر لە 192 وڵات پەرێسەندووە لەو 192 وڵاتە بە دوایین ئامار کە ئەمە زۆر بەوردی لە سەری هەستام لە 49 دەوڵەت مزگەوتەکان ڕاوەستاون دەوڵەتانی جیهانی ئیسلامی ئەنی کەوا بوو لە 49 دەوڵەت ڕەمەزانەکە جیاوازە ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەشێشین لە جیهانی ئیسلامی ئیمساڵ ڕەمەزانەکان ئەتوانم بڵێم هەمووی هەر لە ماڵەوە ئەبی ئەوەش پێم وایە کۆڕۆنا دەرسێک ئەداتە کۆمەلگا دەرسێک ئەداتە مرۆڤایەتی پێمانەڵێ هەموو ڕەمەزانێک بە درێژایی تەمەنی خۆتان هەموو عیباتەکان لە دەرەوەی ماڵ کردووە ئیمساڵ بیگوازنەوە قۆناغێکی نوێ ماڵ بۆ ئەوی پەیوەندی خێزانی پتەوتر بێ ئێمە ماوەی گەریدینەکردنمان کە ماوەی 2 مانگە نێزگەی 2 مانگە کوردستان بە تێکڕایی لە گەرنتینە دابڕایە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بووینە بەڵام پەیوەندی خێزانی بەهێز بووە بۆیە مەسەن ئەوەش وامان لێەکە کە ئێمە لەوانەیە ساڵانی ڕابردوو بێ ئاگا بووینە لە منداڵەکانی خۆمان بێ ئاگا بووینە لە خێزانی خۆمان لەوانێ زۆربەی زۆری ڕۆژوشکاندەکانمان فتارەکانمان لە سفرە لەگەڵ خێزانی خۆمان نەبووین لەوانەیە لە دەرەوە لەگەڵ دۆست و برادر و خزم و خەڵکی تر بووینە بەڵام ئیمساڵ تایبەتمەندی ئەومان پێئەدات ئایا منداڵەکانمان مەسەنە لە ڕووی خواپەرستی چۆنن لە ڕووی هەڵسوکەوت چۆنن لە ڕووی نووسنیان لە ڕووی خواردنیان هەتا لە ڕووی تەندروستیان ینی بۆیە مەسەنە زۆر گرنگە ئێمە ئەو ڕەمەزانە بە وەک بڵێن ڕیسایکلینێک وەکو ئەگەر تعبیرەکەم دروست بێت بە ئیعادەی عیبادەت بە خۆداچوونەوەیەک بکەین تەماشای بکەین هەم لەگەڵ ئەوەی کەوا ئێمە لە ڕووی دەرونیەوە کۆمەڵێک لە بواری ڕۆحی مزگەوت ئەتوانی کۆمەڵێک پەیوەندی بەهێز لۆ دروست بکە بەڵام ئەتوانی ئەو پەیوەندی بەهێزەی لە ماڵەوە جێبەجێ بکەیت بۆ نمونە مەسەلەن خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمان ئامۆژگاریمانەکە بەڵام ئێمە ڕابردوو پەیڕۆمان نەکردبوو ڕاستە خۆ پەیمانەڵێ ماڵەکانتان مەکەنە گۆڕستان نوێژی تێدا نەکرێ مەسەلەن لەوانەیە بە ڕەمەزان بۆ دوور نەچین خێزانەکانی ئێمە وەلێ هات بۆ عائیلە خێزان بە تێکڕایی لە نوێژی مەغریب دەچوونە دەرێ عیشا هەمویان لە مزگەوتەکان ژن منداڵ کوڕ کچ هەمویان پێکەوە تەراویحیانە کرد هەیە بوو تا درنگان نەداتەوە بەڵام ئێستا ئیمساڵ دەرفەتێکە بۆ ئەوەی بتوانی لەگەڵ خێزانەکەی خۆت بەشێک لە عیباتی خۆت لەناو مزگەوت لەناو ماڵەوە ئەنجام بدەیت ئەو خواپەرستیانی لە ڕەمەزانی شەکرێن لە مزگەوت هەمویان دەکرێت لە ماڵەوە ئەنجامیان بدەیت شتێکی دی بێژین یعنی ئەکە بەرێ مەهزار مزگەفت هەبن نوکەمە ملیون مزگەفتێ ئەمە ماڵێک مزگەفت بالضبط ئەمە شتەشی تریشمان پێ ئیسپاتەکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمایشتێکە فەرمی وجعلت لي الأرض مسجدا وطهورا مزگەوتەکە ئەم زەوی هەمووی مزگەوتە لە بۆ ملەتی بکەین درست هەر ئێستا تۆ لێرە نوێژ بکە ئێرە مزگەوتە لە بۆ تو ماڵی تو مزگەوتە لە بۆ تو هەموو شوێنێکت لە بۆ مزگەوتە بۆیە زۆر گرینگە ئێمە ئەو واقعا ڕاستە و خۆ پێمانەڵێ دەڵێ ئیسلام نەبەسترایەوە لە چواردەورەی مزگەوتەکان عیبادەت و خواپەرستن تایبەت نییە بە چواردەورەی مزگەوتەکان دەکرێ و ئاسایشات و ئەو عیبادەتی خۆت لە دەرەوە بکەی بەڵام یەک جیاوازی هەیە جیاوازەکە ئەوەیە ئەو عیباتی لە دەرەوە ئەەکەی لە ناو مزگەوت ئەەکەی عیبادەت و خواپەرستنێکی مجتەمەعیە بەڵام ئەوەی لە ماڵەوە کە عیبادەتێکی خێزانیە ئەم عیبادەتە خێزانیە وا ئەکات مەسەلەن تۆ لە محەبەتت لەگەڵ ماڵ و منداڵی خۆ زیاتر دروست بیت وا ئەکا مەسەلەن تۆ لە ڕووی پاک و خاوێنیەوە زیاتر ئاگات لە منداڵەکەی خۆت بێ وا ئەکا لە ڕووی ئیلتیزامەوە ئایا کە کاتی نوێژ داهات منداڵەکە تا چەند ملتەزیمە فێری بکەی کە مەسەلەی نوێژکردن مەوعیدە کەوا لەگە برادەرەکەی خۆش التزام بە مەوعیدی بکە لەگەڵ دۆستەکەی خۆش التزام بە مەوعیدی بکە مەسەلە فێری بکەی لەگەڵ دەوامی فەرمانبەرەکەی خۆت التزام بە مەوعیدەکەی بکە بۆیە مەسەلەن دەکرێت ئێمە هاوڵاتیانیمە بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک دەرسی ڕۆحی بگوازنەوە ناو ماڵەکانی خۆیان کە لە مانجی ڕەمەزانە زۆر چاکە مامۆستا ئەتوانین بە شێوازێکی تریش چاوی لێ بکەین پێشتر ئێمە دەواممانە کرد هاتو چۆمانە کرد دەواممانە کرد کارمان هەبوو لە ماڵەوە نەئاماینەوە ئێستا دەرفەتێکی زیاترە بۆ عیبادەتکردن ئەوە بە هەمان شێوەیە کە جەناب باسە کرد زیاتر چاودێری ماڵەوەمان بکەین مناڵەکانمان چاودێری بکەین بزانین لە ڕووی ئەو هەڵس و کاوتانەوە چۆنن کە لە مانگی ڕەمەزانە بێ پێشوازی لە مانگی ڕەمەزانە بکەن بۆ ئەوش ئەگەر ڕوونکردنەوە بدەیت بە هاوڵاتیان و زیاتر باسی ئەومان بۆ بکەیت کە چۆن ئەتوانن عیبادەتێکی زیاتر لەم ڕۆژانەی کە زیاتر لە ماڵەوەن بەسەر ببن زۆر گرنگە هەموو هاوڵاتیەکەیان هەموو مسلمانێک ئەگەر بۆ تەسنیفە بکەین هەوڵ بدا لە مانجی ڕەمەزانی پیرۆز کاتەکەی خۆی دابەش بکات
ینی بەشێکی تایبەت بک بە خۆی چونکە هەمومان وەکو زات وەکو کەس پێویستیمان بە بەشێکەیە کە پەیوەندی پتە بکەین لەگەڵ خوا ئەو بەشە تایبەتای خۆی جگە لە ڕاحەی جسمی خۆی کە بریتێ لە نووسن زیاتر لە ئیسیفادەکردنە لە نووسن لە خەوتن ئەوەی تر هەوڵ بدا بەشێک لە قورئانی پیرۆز بخوێنیتەوە ئەوەی تر مەسەرەن هەوڵ بدا خۆی بەشێک عیبادەتی زیاتر بکە لە نوێژ لە شەو نوێژەکان لە سونەتەکان چونکە ئەوانە عیبادەتی گەلە گەورن لە ماژە ڕەمەزانی پیرۆز ئینسان مەسەنە کاتی خۆی هەمووی بەوە نەباتە سەر تەنها بە وەقت بەڕێکردن وەک ئەوەی کە ئەو ڕەمەزانی بەمل داهاتبی بەس خواخوای بیبیکا بە ئێوارە بەشێک لە کاتی خۆی تەرخان بکە هەندێک عیبادەت لەگەڵ ماڵ و منداڵی خۆی بکە هاو بەشیان بکە لە عیبادەتەکەی مەسەنە زۆر ئاساییە تۆ هەوڵ بدەی لە بڕی ئەوەی کە لە ناو مزگەوتە قورئانت لەگەڵ دۆست گەنجێک لەگەڵ کەسێکە خوێندەوە لە ماڵەوە لەگەڵ کوڕەکەی خۆت بخوێنیەوە زۆر ئاسایە مەسەن هەوڵ بدەی لەگەڵ خێزانی خۆت سعاتێک دو سعات لەبەر تەلەڤیزیۆن پێکەوە دانیشن چەند وێنەکە جوانەژی جدا زۆر وێنەیەشی جوانە مەسەلەن زۆر ئاساییە تۆ هەموو کاتەکەی خۆت وەلێ نەکەیە تەنها هەر کەسێک لە خێزانەوە کاتی بەخۆی بۆ خۆی سەرف بکە نە هەوڵ بدە هەموو هاوبەش بن چونکە ئەمە دەڵێن ژیانی خێزانی ژیانێکی هاوبەشە مەسئولیە مشتەرەکەیە باشە کەوابوو لە بەڕێبردننی کاتەکەش مەسئولیە مشتەرەکە بیت باشە زۆر ئاساییە تۆ دانیشی لەگەڵ خێزانێکی خۆت پێشنیارێک دروست بکەیت بیرۆکەیەک دروست بکەیت مۆزوعەیەکیشی مێژووی مۆزوعێکی تاریخی مۆزوعێکی فکری هەر بابەتێک بینی 5 دقه یەکێک لە منداڵەکان بڵێت چ ئەزانی لە ئەوە زۆر ئاسایە هەوڵ بدەی بەشداری بە منداڵەکەت بکەیت لە منداڵەکەی خۆت برسی با بچوشش بی با گەنجش بی هەر لە هەر تەمەنێک بی هەوڵ بدەی لە قەدەر ئاستیوی ئەو بەهرەکەیوی بە دیار بێخی برێوەرە تۆ چت خوێندیە چ فێر بووی دەکرێت پرسیارێک بکەیت دەکرێت شتێک بکەین بۆیە زۆر ئاسایی ئێمە هەموو کاتەکەی شەوانی مانجی ڕەمەزانی پیرۆز لەو زۆرشتانە دابش بکەین نقطەیەکی تریش پێم وایە ئەویشیان نقطەیەکی زۆر گرنگە مەسەلەی ئەلکترۆنی مەسەلەی مۆبایل مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر گرنگە لە مانجی ڕەمەزانی پیرۆز تۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێک دێتە پێش چاوت سەرنجڕاکێشە پندێکە شتێکە سەروی بیناتت گەل تۆڕی جوواکیە چاوایە باشە زۆر باش پێیجی خۆی تایبەت بڵێ نامە خۆش بوتەتین سەروی بابەتێنکە بە خودای تقریبانە بەسە من هەوڵمدا ڕۆژانە کاتێکی دیاریکراوم هەبی بۆ ئەوەی لەسەر پێیزە کۆمەڵایەتیەکان مامۆستا ئەس دل سەروی بابەتی ڕاستم تایبەتیژی مەسەلای کۆدی هەی هەندێک کەسێب تەمەنە یعنی ژیانە خۆ هەمیت مزگەفتێدا بوون جدبت یتوان دلێت وانە گەلێک ئێشا بن مەسەلەن تایبەتیژی سەر مەسەلەیە إنما الأعمال بالنيات هذه بشتي قلت راوستن بس تبع هف بشيك رو بيك فيجيوني تقال ماذا بينا ما مستا أفكارك ما هي زردش حمية الكويت شوية كم با بنابرة زور باش قال يعني بنابرة رجوفي كورسون قبل هريمة من بحسب باشي ويكن كاتشوا أو هف بشيا ونات قال هريمة بيك فيجيوني شوية أفكاري ما زردش حمية باي كراسة خوش كشتابل كم با كشتابل قال ماذا زردش تفدمي تباش هاي رمضان بيروستو همو کردن من روجاوای کردستان هر جایی که لیبن تایبەتی جوان حال کمپین و هریمه داد مینن کور رمضان خواف چند سال در باز کن وانجی پیروز بزنی که چه آوایی که او بحث رمضان افسالات کن تایبەتی جل سردما کرونا چه خود پارزن و پاشیون کردن من روجاوای کردستانی چه جداهی اگه گلمه هی تایبەتی جل باشور دم باش هر دو هفکار بیگمان اف مها پیروز مها رمضان روجیل و پیروز به وقتانی زمان از نا کمپ قوشتپه ما اف کمپ تایبت به پنابرین روجاوای کردستانه بیگمان در دور هولی رژی نزدیکی 5 کمپین پنابران هنه وقت کل ور دیار به روجای که یا و مها رمضان تایبت دما پاشی و یان سحوره اگر بيجم برزجريكك زبینم پرزگریکەکە پەیوەندیە چ بووە دیارە چەکە شانسێمە خراپ بووە شەبەت گەل زەردەشتی پەیوەندی چاک بێت بەڵێ دواترەکە گەڕینەوە لای زەردەشت گەڕینەوە لای زەردەشت لەگەڵمان بە بەردەوام بە باشه از لگل وامه از باورم پرسگریه که تکنیکی از بردوام بیگمان دای که اگر بوم بپیشیم و شوه اون چوا دست حورا خواب بکن اون چوا پیشوازی الوام ها رمضان اتکن بیگمان لواج پیروز به التاج پیروز به جميع ملتي ما تبدا پیروز به خودی رجاء اولی که و گوتی مجگاری کاریا حاضر یا خود کن
قوتي خوارني حواضرين خوارنا وقوتي هن جارنا يا قرمة وقوتي طبخة هبي حسب زارو كيما وقوتي بخون بله تیرو الفرچ آماده کری مثلا خودي حموية جاهز حواضر بيكون رجاء أوليكا يا أمن زكاة حتى وقوتي تماما تشلو تشبيه باشه دناف بازار دا اون وکو کوانین مالان دایکن مالان د چرا ناف بازار همی تشتک پیدا به دست وقت کوي خودي تشتهي وقوتي منامي نحيلي الشارع شم تشنا شم مثلا خضرابي مواد غذائية باشه دوی مهدا وکو مالبات که پنابرین روجاوا جیانا ول ناف کامپیت چاوی اون پیام واجبو هرما کردستان بەڵێ گەڕینەوە بەڵێ شانسی ئەو ماڵش کە چوبوونە ئەوێ ئێمە لێرەوە ڕەمەزانیان لێ پیرروزەکەین و ئینشاءڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ یەکتش گەلم دلێمە پێ ئەس بۆ خواردنێ هەوسە منزان کۆمەستایەوە حەسکە بلا خیار و باجان کن بەس بجانی بێنێدانا بەڵێ ئەنێ ئەوەی خێزانێژی ڕاستی گەلێک مڕەتەوی جوان بەڕێکی داین هەوسا دەنابین مامەسا حەزی لە چێ لە پارشەو بەخدا هەر شتێکی ئاسایی بیت بڵێ ینی گرنگ نییە شتێکی تایبەت هەیە بەس شتێکی سووکە خوا هەیە برنج و بەڵێ شتێکی سوک نا شیوشتیوە ناخۆم هەر هاتە سەر پاشی بێ بزانی کافتارێ تەحەشتکی مامۆستا بەڵێ خواردنەکە تایبەت بچێکی دیسا دێڤەگەرنەوە بابەتێ بەڵێ خواردنێک چ خواردنێک زیاتر حەز باورتان هەبی بەڵێ باورتان هەبێ من بۆ خواردنەکان دۆست و برادرانی من شارە زەمینەی کەسێک لە من ئاسایی تر نییە بەڵێ هەر هەش بەرهندیەژی و ساڵ ینی هەوڵم دایە شتەکان بە شێوەی تەندروستی بە تایبەتی مەسەلەی تەندروستی خۆم زۆر مراعاتەکەم و ئەگەم لێیە لەبەر هەندێک لە مەسەلەی خواردن هەر شتێک هەبی تەبیعیە بەخۆت خواردن دروست دەکەی جار بەزار بوون بوون ئەگەر لە دەرێ ئەگەر لە دەر هەتا لە ماڵەوەش هاوکاری ماڵ و منداڵە چ هەری کارێکەکەی مامۆستا وڵی هەر شتێکی بێتە بەردەستم بە تایبەت ئێستا مامۆستا بەهۆی ئەو بارودۆخۆ خێزانەکان زۆر لە ماڵۆن پێکەوە ئەگەر ئەو هاوبەشیە هەبێت لە کارکردن من خەریکە برێم ئەو نقطەیە لە مانجی ڕەمەزانی پیرۆ زۆر زۆر گرینگە کەوا خێزان جگەلەوەی مەسئولیەتی مشترک هەیە تعایشی مشترک هەیە مەسئولیەتی مشترک شەبی لە ماڵێ ینی مەسەلەن باب لە ماڵەیە کوڕ لە ماڵەیە کەس لە ماڵە دایکە مێردە هەر کەسێک بە هەوڵی خۆی بدا وجودی خۆی لە مانجی ڕەمەزانی پیرۆز هاوبەش بکات لە بەڕێکردنی ئەو ماگە مەسەلەن لێ هەتا لە کارکردنی ناوماڵە بیت هاوکاریکردنی خێزانی خۆی بی هاوکاریکردنی پێداویستێکی ڕاپەڕاندنی پێداویستێکی ماڵ بێ هەتا پێغەمبەر خوا سەڵ فەرمی خەیرکم خەیرکم لێ ئەهلی و ئەنە خەیڕون لێ ئەهلی یعنی عیبی تێدا نییە کە مرۆڤ هاوکاری ماڵ و منداڵی خۆی بکە عیبی تێدا نییە کە مرۆڤ ئاسانکاریەک لە بۆ ماڵ و منداڵی خۆی بکە جاچزای ئەوەی ئاسانکاری بوو ئەکە خێزانتە یان کەستە یان کورتە یان خوشکتە یان بابتە یان داکتە جگە لەوەش پێویستە مراعاتی ئەو پیرەمێردانە بکەین کە لە ماڵەوەن پیرەمێردەکان ئەوانەی بەتەمەنێن ینی هەوڵیان داوە کە بە درێژایی مانجی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژ زۆرینەی زۆری کاتەکانی خۆیان لە مزگەوت بن ئێستا لە ماڵەوەنە لەوانەیە دڵیان ناسکتر بوو بێ لەوانەیە مشکلەیەکی تریانە بێ یان لەوانەیە مەسەنە کەسێکی هاوتەمەری خۆی نییە کاتەکەی خۆی بەسەر بە بۆیە بە تەبیعەتی خۆشی کە مرۆڤ برسی بوو تۆزێک عسەبیش ئەبی لەبەر هەندێک پێویستە لە مانجی ڕەمەزانی پیرۆز زۆر زۆر بە تەحمل بین لەگەڵ یەک لەگەڵ ئەوانەی لەگەڵمانەژین لە خێزان جا لە هەر تەمەنێک بێن نەرم بن لەگەڵیان هەندێک شت ئەگەر نەتڵی وانیشنێت هەوڵ بدەین ئێمە بە تایبەتی ئەوانەی گەنجن بە تایبەتی ئەوانەی هەز بە بەرپرسیارەتی ئەکەن لە ماڵەوە یان ئیدارەی ماڵیان لە بەردەستە زۆر بە نەرمی لەگەڵیان بجوولێنەوە جا چ ئافرەت بیچێ پیاو بێت بەڵێ مامۆستا من یەک پرسیارێک کە گەڵاڵە بووە هەم لە لای من هەم لە لای زۆربەی بینەر و بیسەران ئەویش ئەوەیەکە لە چەند وڵاتێکی عەرەبی مفتیەکان بڕیاری ئەوەیاندا کە ئەوەی کە تووشی کۆرۆنا بووە نابێ بە ڕۆژوو ببێت یان ئەوەی بەهۆی بڵاوبوونەوەی ئەم دۆخە کۆرۆنا کە ئێستا هەیە قوڕک وشکە بێت ئاو نەخۆیتەوە قوڕک وشکە بێت و جێگەیەکی باشە بۆ ئەو ڤایرۆسە بۆچوونی ئێوە بۆ ئەو فتوایەت چییە ئایا هیچ مەترسیەک هەیە بۆ کەسێکە بە ڕۆژوو بێت ینی کۆرۆنای لێ نزیکەوێتەوە طبعاًەوە دوو برگەیە برگەی یەکەم ئەو کەسەی هەلگری ڤایرۆسەکەیە برگەی دووەم بارودۆخەکەیە بە شێوەیەشی گشتی هەر کەسێک هەلگری ڤایرۆسەکە بێت دکتۆر راپۆرتی پزیشکی یان دکتۆرەکەی پێی بڵێ بە ڕۆژوبوونت کاریگەری هەیە لەسەر ئەو نەخۆشیەت جانەک کۆرۆنا هەر نەخۆشیەک بی ئەوە شەرعەن مەعزوورە و دەتوانی بە ڕۆژی نەبیت دیوەکەی تێر تێکڕای خەڵک تەبان راپۆرتی دوایان راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوەی ڕاگەیان بە ڕاشکاوانە
گوتی کۆرۆنا هیچ کاریگەری سەلبی نییە لەسەر بە ڕۆژبوونی مانجی ڕەمەزانی پیرۆز بۆیە ئەوە ناکرێتە بەهانە لە بۆ ئەو کەسانە بڵێن وڵات تێکرای کۆمەلگا نابی بە ڕۆژی بێنەخێر ڕۆژەکەیان هەر لەسرە و بوونی کۆرۆنا نابیتە عوزرێک لە بۆ بە ڕۆژی نەبوون هەر کەسێکی تەندروست هەر کەسێکی تەندروستی نەبێ بالضبط ئەو فەمەکانە منکم مەریضن ئێمە قیاسمان هەیە جا عولەما هاتینە لەسەر ئەو مەریضەی دابەشیان کردیە لە بۆ سێ بەش مەریضی تونت ینی نەخۆشی گران نەخۆشی مامناوەندی نەخۆشی سووک دابەشیان کردێ دەڵێن ئتیفاقی عولەما هەیە لەسەر نەخۆشی گران نابێ بە ڕۆژی بێت کە بە ڕۆژی بۆ گوناحبارە بێت چونکە ئەو بە ڕۆژی بەڵە گوناهباریشە بێ لەبەر چونکە ئەو بە ڕۆژی بوونە مەشەقەتێک دروستەکە مەسەنە کەسێکمان هەیە بریندارە عملیات کرایە ئەو بە ڕۆژی بوونە ئەبیتە سەوەبی ئەوەی عملیاتەکەی درەنگ چاکە بیتەوە یان ئەو برینداریەی درەنگ چاکە بیتەوە یان ئەو نەخۆشیە درێژخایەنەی درەنگ چاکە بیتەوە ئەوە زیان لە خۆیدات ئەساسی دینیژی یەسر وەلە تو بالضبط ئەو نەخۆشە ناتوانێت بە هیچ شێوەیەک بە ڕۆژی بێت نەخۆشی مامناوەندیمان هەیە ینی ئەگەرە احتیمالە تەسیری هەبیان احتیمال تەسیری نەبیت دەبەر هەندێ عولەما دەڵێن لەوەی ئەگەر دکتۆر گوتی تەسیری هەیە نابی بە ڕۆژی بی گوتی تەسیری نییە توانی بە ڕۆژی بی هەتا کەسێک کۆڕۆنای لێبیت ئەگەر بێت و دکتۆر گوتی ئاساییە بە ڕۆژی بی زۆرتە بێ ئەوە دەکەوێت بالضبط نەخۆشی سووک تێکرایزانیان لەگەڵ ئەوەینە نابێتە عوزرێک لەبوو پەسی وەک مەسەلەن سەر ئێشانێک ئەوە نەخۆشە بەڵام نەخۆشیەکەی سووکە زۆری زانیان لەگەڵ ئەوەینە ئەوە ناتوانانی بە ئەوە نابێتە عوزر لە بۆ بە ڕۆژی بوونەکەی بەرینکەم بە بەحسە مەسەلەکی کرد تایبەتیجا و کەسێک تەمەن من لێرە یەک نقطەم مابوو لەسەر مەسەلەی نەخۆشی ئەین تەماشی گەورەی ئەو دینە جوانەی بکەین ئەگەر بێت و لە بواری مرۆڤ دۆستی ینی ئەگەر بێت و ئەو نەخۆشە کاریگەری لەسەر کەسێکی دیکەش هەبوو هەر ناتوانانی بە ڕۆژی بۆ نمونە ئەو ئافرەتی شیری ئەداتە منداڵی ئەگەر بە ڕۆژبوونەکەی بوو بە سەبەبی ئەوەی مەمکەکەی وشک بێ شیر لە مەمچی نەمینێ ئەو مناڵە شیرخۆرە زیانی پێ بگا ئیسلام دەڵێتە داکەی بە ڕۆژی مەبا تەماشی گەورەی ئەو دینەی بکەین ینی گەورەی ئەو دینە نەک خودی کەسەکەی لە بەرچاوە خودی کەسێکی تریشی لە بەرچاوە ئەگەر بێت و زیان لە ڕۆژەکەی بینی ئەنی بۆیە ڕۆژیەکە تەنها ئەوە نییە پەیوەزبی بە ژیانی من ئەگەر هاتو ڕۆژیەکەی من پەیوەست بوو بە ژیانی کەسێکی تر کاریگەری سەربیە ئەوە ڕەحمی ئیسلامە هەر ئەvە مازنیا دینی شەمەل دەما تەقورآنت بێژێت اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم ئەساسی دین لە بۆ ئینسانە مامۆستام دەزێتتر سەرێ مەسەلەی ڕاستیم تایبەتیژی سەر مەسەلە ئینسانەتی کۆچۆبت بەسم دێ مژارەکەدن یا هەی تایبەتی گرێدان یعنی ڕەوشە ڕەمەزانێ گەرمەژی تایبەتیژی هێدی گەرمە دەست بێت کە کابزانی کا خشتێ کارە بۆ مالیدا دێتەوە دووکی هەفکاری مەچەلەوەش ماڵەکانە بێ ڕووناک بێ لە کاتی پارشێوانە و گرنگە دەچینە لای چەکدار بزانین لەوێ ئەو باردۆخەیان ئەو بڕیارە چییە سەبارەت بە مۆلیدەکان چەکدار ڕەمەزانە تا پیرۆز بێت لە هەمی وڵاتیان باژەڕی دووکی پیرۆز بێت ڕەمەزانەکە پڕ خێر و بەرەکەت بێت بۆ تەژی چەکدارە بۆ هەمی تەماشەوانە هین و کەچین پڕێکاتۆڕی جوواکیژی فەیسبووکی تایبەتیژی تەماشەی بەرنامەی پاشی وێ بکەن ئیدی چەکدار بزانم کە خشتێ کارەب ئەلکتریکە مالیدان لە باژەڕی دووکی چاوە هاتیە دارشتن چاوە دێ خزمەتە وڵاتیان بکەن کوب تایبەتیژی دوێ گەرمێدا و تایڤا ڕەمەزانە پیرۆزدا قد بێکارەب نەمینن فەرموو چەکدار جوان دەمی هەنگۆ باش بێت ڕەمەزانە هەنگۆ پیرۆز بێت یعنی پێشیا ئەس بەرسەوا هەنگۆ بدەم و پێشیا یعنی بەرسەوا پرسیارێت هەنگۆ بێنەدان ژوان دوێت ئاماژە پێ بکەم کو ئەvê کۆرۆنایە ئەو عەشق و ڤیان و ڕەوشە ڕەمەزانێت دەربازبووی نەهێلایە دهۆکێ خۆب خۆتە دیت یعنی جادەیەن دهۆکێ پتریا جادا بێ گلۆپên ciwan fanûsên ciwan hatine xemlandin yanî pitiriya taxên evî bajarî welêt hat hemî gava ronahî bû te hest pêt kir ku remezan e mizgefta kibaret kirin lê mixabinî ve koronayê ew xweşî û ew dirrehetiya salên derbazbûyî nehêlaye yanî minare kibareyeka geleka kist hête kirin ji aliyê bijîn Qur'an xîna ve بگشتی دهوک به ذوقه رمضان که گله که به روشه یعنی مخابنی و روشا سالن در باز بوینینه
لێ بهیڤیاوێ چەندێک و پێشیا ڕەمەزان دوماهیک بێت جەژنا نەیا خەلکێ کوردستانی ئەو بیت ji aliyê hikûmeta Herêma Kurdistanê ve serkeftina êkcarekî li ser koronayê bête ragihandin. Yani midvêt pisyara hingo arasteyê ka hekarî bikein peyvdarê bijîn encûmenê Mualîdên Parêzgeha Duhokê ka hekar Remezanan got pîroz bît. Hem min hem bir hevalên me yên stûdyoyê pisyar kir rewşa kareba Mualîda dê çawa bît, demjimêrê karebê dê çawa bin. Rasta dê duhok tarî bît. Navê Xudayê mezin û dilvan destpêkê pîrozbahiyên Remezanê li hemî bisirmanên cîhanê pîrozkêm taybet xelkê duhoka xweştevî û Kurdistanê kom. Zebaret meha Remezanê demjimêrên karkirina Mualîdadê berdewam bî çiça bajarê duhokê nayê te tarî kirin layê kareba Mualîda ve ji demjimêr 11 spêdê kareba Mualîdadê hête dabînkirin bo xelkê me yê xweştevî ta demjimêr çarûnîvî beyanî. Her wextekê kareba giştîna me dê kareba Mualîdê hête karkirin. Baş yani em şên bêjin 24 demjimêra dê hebît. Hîn dê bine bedîlet kareba giştî. Her wextekê kareba giştîna bû va 17 saet û nîvê min gotiye de dê kareba Mualîda hête pirkirin em bedîlê kareba giştîne. İnşallah jî cewiyê xweş e dê kareb hebît ya berdewam bîtin û hîviya cewekê gelekê xweştir û serkeftina bajarê Duhokê Kurdistanê hemî ser koronayê de. Baş kak hekar gelek cara gazinde tête kirin voltiya Mualîda kême yan jî wextê kareba giştî diçît. Çend deqîqeyên dirêşt mînîn heta ku bijîn Mualîde tête helkirin. Hingo hizir tindê da nekiriye ku Remezane ha proje dinya berevgerimbûnê ve çît xelek bêzar e têniye bu hizir tindê da nekiriye ku voltiyê bilinken kareb gelek nemîn te bemriya. Kakçek dar şêwekê giştî li hemî parêzgehên Kurdistanê taybet parêzgeha Duhokê kwalatiya karebê û dana şûliya karebê baştir e ji hemî parêzgehên dî yani egetib sora Amesekê û me hezir têda kiriye û kombûn berdewam tê nekirin ser vê çendê çinke Remezan ew xelkek xwe westiyaya û xelkekê projeye ev girifte dête çareserkirin înşallah. Baş yani bijîn 19 heyvasê qedexeya hatino çûnê hatiye ragihandin car gelek tund bû car jî hindek cara bêhna xelkî hate dan. Yenî xelek li malên xwe ye xelek betal e gelek bêmoçe ne geleka kasibî û karê xwe hêla ye. Hînk wekû encûmenê Mualîda hingû çi heye bû wê xelkî? Em nuke jî me gotiye û me gelek cal dezgehên ragihandinê gotiye nuke jî birêka şaşa hewa dengê we gehte hemî Kurdistanê em bêjîn her xêzaneka bêmoçe bît bê deramet bît bê kar bît em hazirîn karmendê me agehdar ken dê karebê deynê bê beramber nebes meha Remezanê hemî mehên salê. Ez xoş. Zor spas. Jivan yani biryara sibahî demjimê pêşwex jî li geştên derbas bûyî yani me amaja pûrê kir biryara sibahî saet ne hîspêdê prês konferansekê kongrek rojnamevanî da li jineya bilind ya operasyonên dijî berhengarbûna dijî vayrosê koronayê hêdî jiyanê yani asayî biket li vî bajarî. Yani bazar dê hêdî asayî bît eyadên doktorayê nojdara dê hêne vekirin we dîsan jî wesat hête pêşbînîkirin ku her sibahî da kongrê rojnamevanî da rê bê teksiya bihête dan ku teksî bên û biçin bes pêtiviya rêmayên saxlemî بەڵێ زۆر سپاس دەکەین چەکدار جەمال لە دوهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین. از خو خلکی دوکی ما ولی بومت فرقی نه بس از خلکی دومک اما و دو هی واس نچوی مش بر کرونا با پابند بود. ئێستا لێرەوە دوهۆکت بینی ئیتر. یعنی ازش دوکی خریبیم تایبەت مال سڵاوێت ما بوو مال. مامۆستا ئەوانەی پابندن بە ڕێنماییەکان بۆ نمونە ئەمن چونکە ئیش و کارمان هەیە و لە هەولێرین بەڵام ماڵم لە دووکە. خێرێک بۆمان دەنووسرێ چونکە پابندین بە ڕێنماییەکان ئەو ڕێی نابڕین بۆی بچینە ماڵ یعنی بە شێوەیەکی ئاسایی وەردەگیرێت. بەڵێ. طبعا یەکێک لە نقطەکانیت کە دەمویست قسەی لەسەر بکەم کۆڕۆنای ڕەمەزانی ناو کۆڕۆنا ئەویشیان پابەتبوونە بە ڕێنماییەکان چونکە لەوانەیە ئەم ڕەمەزانە بەهۆی ئەوەی کەوا ئەو بارودۆخی کۆڕۆنا هەیە کۆمەڵێک ڕێکاری ئەمنی و تەندروستی هەیە ئەو ڕێکارە ئەمنی تەندروستیانە ساڵانی ڕابردوو لێ ڕانەهات بووین ساڵانی ڕابردوو بە تایبەتی وا لێ ڕاهات بوون کە لە شەو هەتا پاشی و هەموو خەڵک لە دەرێ بوو لە پیاسە لە سەردان لە کات بەڕێبردن لە شوێنە گشتەکان ئیمساڵ ئەوە وەزارەتی ناوخۆ مەسەلەن گوتی لە سعات 6 تا 12 شەو قەدەغەی هاتوچووە کەوا بوو زۆرینەی زۆرمان لە ماڵە بین
ئەو پابندبوونمان بەو ڕێکارە لە پێناوی پاراستنی گیانی خۆمان ئەویشیان بە عیبادەت حیساب بکرێت خێر تێتە بە خێر دێتە حیسابکردن چونکە لۆ لەوانەیە کە تۆ پابند نەبی ئەو تەجەموعاتە و قەرەباڵغیە دروست بوو بیتەوە کارێک بۆ ئەوەی ئەو نەخۆشیە زیاتر بێ خەڵکی تر توش ببی ئەو کە تۆ پابند بووی لە پێناوی کەمکردنەوەی نەخۆشیەکە ئەوەشیان هەر بە خێر و عیبادەت بۆ حیساب بێ چونکە ئەمە لێرە تەماشا بکەین خێر لە ڕووی شریعەتی ئیسلام دووشتە خێرەکە هەیە قازانجی تەنها لە بۆ تووە خێرت شێ قازانجی لە بۆ تو لە بۆ غەیری تووە ئەو خێرەی کە قازانجی لە بۆ تو غەیری تووە خێرەکەی زیاترە لەکن خوای تبارەک و تەعالا و زۆریش جیاوازترە لەو خێرەتەنە قازانجی لە بۆ منە با زیاتر شی بکەینەوە من دەمەوێت دەستنوێژ شم و دوور کەعات نوێژ بکەم ئەو خێری تەنها لە بۆ منە بەڵام دەمەوێت هاوکاری ماڵێکی فەقیر بکەم دەمەوێت ڕۆناچی لە بۆ ماڵێک دابین بکەم دەمەوێت مەسەنە کەسێک لە نەخۆشی پارێزم ئەوە چێ خێرەکەی لە بۆ من و لە بۆ ئەو بوو باشە کە من پابندی ڕێکارەکانم ئەبیتەوە کارێک بۆ ئەوی خۆم و جیرانەکەم پارێزم خۆم و دەوروبەرەکەم پارێزم خۆم و وڵاتەکەم پارێزم خۆم و خەڵکی ئەو خەڵکەی لەگەڵم ئەژی پارێزم کەوا بوو خێرەکەی دووقاتە بۆیە هاوڵاتیان پێویستە ئەویان لە بەرچاوبی پابند بوونیان بەڕێنمایە تەندروستیەکان و ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا لە مانجی ڕەمەزانی پیرۆز خێری دووقاتیان پێگا هەم خێریشە هەم ڤایرۆسیش دێ خەلاسبی هەم پاراستنی کۆمەلگاشە تایبەت بەحسا یعنی تۆڕە جوواکی وەکیتە گوتی ئەس باشم یعنی توێ ئەکتیڤی وان ڕۆژە تایبەت ڤیدیوەک بڵاو بیە کەسێکی بتەمەنە جەهێکی داڕێنشتێک یعنی یەکێ ڤیدیویکی یاد بێشتێ دەرێت مزگەفتە نائێنەڤەکردن هەردێ بیرتی مینن بەڵێ تەلەوی گەلە تونند بێت یعنی سەر و سیماوی دیارە گەلک یعنی گەلە پێت ئێشت تایبەت دوابێت تووسە دینی ئیسلامی دەوەکی دیف حەدیثە پێغەمبەری سڵاوات و سەلام فەرموودە ئەو یەکێت بێژێت إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى كسك وصد اللي بيجري داي مزقفتي أن يطوي هر وخوزين كاز المزقفتي بون بله بس نكافة المال ده هر برستنك شو قرآن خيندن بتيانجي نفيش كرن بتيانجي شاف نفيش بت همان خيرا مزقفتي ده بحسابه وزيدتر دبي خلق بعاطفة دين نكات دبي دين كوملك بناغي هي كوملك قواعدي هي لسر قواعد دين بروا ببي قواعد ديني ببي زاناني فقهي إسلامي حتى مزقوتا كان داخراو بن خلشي إيما قناح بارنية لأن زام نداني طاعة عبادتي بكومل جمعيناكي قناحت ناقاتي جماعتيناكي قناحت ناقاتي أو نوجي لمالي خوت أكي هما خيرة أقاتي إمامي أحمد رضا ورحمة إخوائي ليبي تنصالك لسجنبو هەموو ڕۆژی جومعەیەک تاکن دەرگای سزنەکەی دات بیستە جومعەی کە حەڕەسەکە پێگوت نابی بچی دەیگو خوایە هاتم بەڵام ڕێک نەکات عوزرم هەبوو دەگەڕاوە دەچوو لە سزنەکەی خۆی نوێژی نوڕانەیە کرد بۆیە ئێمەش هەموو جومعەیەک چاومە لە مزگەوتەکانە هەموو جەماعەتێک چاومە لە مزگەوتەکانە لە ڕەمەزان ئەو شەوانی ڕەمەزان هەموو کەسێک چاوی لە تەراویحەکانە بەڵام کە ڕێکناکەوی گوناحبار نینە دەشتوانی لە ماڵی خۆمان بکەین و خێرمان پێەکە ئەمە یەک نقطەی دووەمین لەکن خوای گەورە مزگەوت گەورەترە ئینسان گەورەترە لە مزگەوت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمی لزوال الكعبة وما لزوال الأرض وما عليها أهون من عند الله من قتل رجل مسلم يعني خوای گەورە ئەفەرمی ڕوخانی دنیا و ئەوەی لەسەر دنیایە چ لەسەر دنیایە کەعبە لەسەر دنیایە هەمووی بڕوخینی باشترە لە خوای تبارەک و تەعالا نەوەک زیان بە ڕوحێک بگەینی بە ڕوحی کەسێک بگەینی باشە ئەگەر هاتوکردنەوەی ئەو مزگەوتانە سەبەبێک بێ بۆ ئەوەی زیان بە ژیانی خەڵکی بگەینی بە هات بەداخرایی بمینەوە بەڵێ ئەو خاڵم مابوو بۆیە ئەو پیرەمێردە لە ناو دڵی خۆی خێری ئەگاتێ چونکە ئینەمە الأعمال بالنیات بە پێی نیەتەکەی خۆیتی خێرەکەی گەورەتریشە چونکە لۆ دڵی هەر لە مزگەوتە مزگەوت پیرۆستترین شوێنە مبارەکترین شوێنە بەڵام لەوی گەورەتر ئینسانە بەڵام ئەوە کە دڵی لەوەیە بۆی ڕێکناکەوی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمی حەفت کەس لەژێر سێبەری خوایە یەکێکەوەیان ڕەجل قەلبه معلق بالمەساجد کەسێک دڵی بە مزگەوتەوە بەسترابێ حتا ئەگەر نەچیش مادام دڵی بەوێن دەربەسترایە خوای گەورە خێرەکەی لە بۆ نووسی بۆیە بە هاوڵاتیانمان تاکید بێن ئەمێن ویستم ئەوە بڵێم ئەو ئاەتی
بە واجببوونی مانجی ڕەمەزانی پیرۆز لە سوورەتی بەقەرا تمام. لە ناوەندەکەی خوای گەورە چ ئەفەرمی یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوای گەورە هەموو ئاسانکاریەکی لە دینی بۆ ئێوە دروست کردووە کەوا بوو ناکرێ ئەمە خۆمان دوو دڵ بکەین دڵی خۆمان تەنگ بکەین مزگەوت نییە وەی چ بکەینێ عیبادەت نەما دنیا خراپ یا سەر مرۆڤ پەرستنە جێ و دەم نەتگرنگە بالضبط ئەوە عایدی خوایە بەڵێ ئەمەسا یەک پرسیار بە کورتی وەڵاممان بیتەوە ئەویش گرنگی پارشێو چونکە ئێستا هەندێک کەس هەیە نەگەر ئێستا دەمێکی شار هەندێک کەس هەڵێ من پارشێو ناکەم ئەخەوم ئەنوم لەبەرێکە خەوەکەم بەلاوگرن و سحوری بەرەکە بەڵێ پاشی خواردن سنەتە بەڵێ ڕۆشتی پێغەمبەری صلی الله علیه وسلم تاکیدی لێ کردەوە کە بیخۆی بەخۆی ئەفەرمی تەسەحەڕوا بە سیغەی ئەمر بەکاردێنی فإن في السحور بەرەکە پاشی بخۆن چونکە بەرەکەت تێدایە کۆمەڵێک سەبەبیش هەیە جگە لە مەسەلەی خواردنەکە ئەتوو حرەکەیەکە ئەەکەی نیشاتێکە ئەەکەی لەگەڵ ئەو پاشیوە نوێژی بەیانیشەکەی لەوانەیە مەسەن دووبارە دەست نوێژ بشۆیەوە ئەوە هەمووی زولەیەکی نوێ پەیداەکە دووبارە ئاگاداری چەند سەعاتێک لەگەڵ خێزانەکەی خۆت دابڕاوی بە واسطەی ئەو پاشیوە دووبارە خۆت کۆنێکتەکەیەوە لەگەڵ خێزانەکەی خۆت بۆیە زۆر گرنگە هەمومان ئەگەر شتێکی کەمیش بخۆین ئەگەر شتێکی زۆر زۆر خەفیفیش بخۆین بەڵام هەوڵ بدەین پارێزگاری لە پاشێکەوەکان بکەین چونکەوە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بالام خێرش بێبەش نەبین مستەمات ڤیا زیاتر تو گەلمە چونکی ڕاستی ئاخفنێتە هەم ji بووی مەد گرنگە هەم ji بووی بینەرات گرنگە تایبەتیژیت ڕەمەزانە پیرۆزە سەردەما کۆرۆنایدا کو زیاتر دلێمە بەرفرە بت دوێ ڕەمەزانێدا و هەر پەرستنەکە بتەن بشێنت ماڵی خۆدا بکەین لێ دیدەمێمە حتا فێرت خواست تو گەلمەدا بی مامۆستا عەبدوڵڵا سەعید سەرۆکی یەکەتیە زانە ئاینین ئیسلاما کوردستانی هین ستودیۆ پاشی بە ساڵە و شەوە یەکەمین یا بە هەیبە پیرۆز گەلمەدا بوون ئەم مەمنونێت تاینە و زۆر زۆر سپاسش بۆ ئێوە سەرکەوتو سەرفیرازە لە ناو بڕگەکانە ئێمە تەنها نەچوینە دهۆک و نەچوینە لای با بڵێن کەسانێکی تر بەڵام بە هەمان ڕێگە ئەچینە شارەکانی دیکەی کوردستان شەر وەکو چۆینە دوهۆک چینە بەغدا ئەچینە سلێمانی بەڵام من ئێستا ئەچمە لای بەغدا و ئەچ بۆ لای شڤان جباری بزانین شڤان ڕەمەزانت پیرۆز بێت لە بەغدا چ چالاکیەک هەیە و ڕەوشی بەغدا چۆنە دواتریش ئەچینە لای ئەرە بەڵێ سەوان سڵاو لێبێ ڕەمەزانی ئێوەش پیرۆز بێ دیارە هیچ شالەکیەک لە بەغدا نییە بۆ پێیکە شانەی قەیرانەکان بڕیاریدا کە لە عێراق و لە عێراق بەگشتی و بە تایبەت لە بەغدا لە کاتژمێر شەشی ئێوارە تاوکو شەشی بەیانی قەدەغەکردنی هاتوچۆ بە هەموو شوێک پابند بن خەڵک و ئاوکات بەرپا بکرێت ئەو قەدەغەکردنە بۆیە بەو هۆیەوە یعنی قەدەغەکردنی هاتوچۆ بە تاوەتی سەپێنراوە هێزانەکان بە تاوەتی بڵاویان پێکراوە بە تایبەت بەشێکی زۆری خەڵکە لە شەوانە لە ڕەمەزانانە دەرەچوون یانی ئەم شوێنە ئێستا کە ملێەوە ساومەمە گەڕەکی مەنسۆڕەکە ناوچەیەکەوە هاوشەوەی ناوچێکی سیاحیە بۆی ئێستا یعنی ئەبیرەیە کە جیاوازە ڕەمەزانەکانی پێشوو ئێرە زۆر چۆڵی پێوە ئەبیرێ واوکات هێزانیەکان هەر کەسێک بێت ئێرە دەستگیرێکن بە جۆرە قەدەغەکردەکە سەپێنراوە من ئەمێ هەندێک دیمەنی ئەو شقامە چۆڵەت پێ پیشاندەم سۆڤان ئەگەر ببینی ئێستا بینی مانسۆر ئەمە کە توانم بڵێن لە ساڵی 2023ەوە تاوەکو ئێستا بەو جۆرەی ئێستا سەربار ئەوەی کە ڕەوشی بەغدا ینی نەئارام بووە یاخود ئەمنیەتی تیا بەرقەرار نەبووە چۆڵ نەبوو بۆ جۆرە بەڵام ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەبینین هێز ئەمنیەکان بە تەواوەتی ینی قەدەغەکردنی هاتوچیان سەپاندووەوە بە جۆرێکە کە لە 2000 لە حەفتەی ئازارەوە تاوەکو ئێستا کە نوێترین ئامار بڵاو کراوەتەوە کە چەند سەرپێچی کراوە و چەند کە سزا دراوە کە دوایین ئامارەوەیە 412 کەس ئەمانە سەرپێچیان کردووەوە لە نێوێندا نزیکەی 1562 ئۆتۆمبیل و ماتۆرسکیل دەستیان بەسەرا ژیراوە ئەمە جیاوازەوەی کە 62742 کەسیش بە هەماشەوە سزا دراون بۆیەوەی کە هاتوونەتە سەر شەقامەکان بۆی ئێستا هێزانیەکە هەموو هەوڵێکیان خستۆتە گرتاوەکو بتوانن ئاسایشی بەغدا بەرقەرارکەن و ئاوکات لەگەڵەوەشە بتوانن کە ئەو دۆخە نەخوازراوی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و کۆنتترۆڵی بکەن سۆڤان ئەگەر دەرفەتە بێت من کۆمەڵە گەنجان کە لێرە نەریتە لە بەغدا ئەوان بەدڵبەڵکچی ناسراون کە بە بەردەوام لە شەوانی ڕەمەزاندا ئاسوڕێنەوە و تەپڵ لێدەمەوەی کە
خەڵک بەخەبەری خەڵک نەخەوێت تاوکو خۆیان ئامادە بکەن بۆ پارچە بۆ ئێساوان تۆزێک دوورن لە منەوە بەرەوڕووی من دێن ئەگەر نزیکم بوونەوە ئەیان دوێن ماوەکەتەمێ ئەوەش باس کەم بکە بەهۆی ڤایرۆسی کرۆناوە ئێستا بەغدا لە ماوەی 4-5 ڕۆژی ڕابردەوە تاوکو ئێستا خراپترین حاڵەتی تۆمار کردووەکە لە سەرجەم شارەکانی کە حاڵەتی زیاتری تیا تۆمارەکرێت بە تایبەت ئەمڕۆکە لە بەغدای 17 حاڵەت بە توشبوون بە ڤایرۆسی بەڵێ زۆر سپاس شوان جەباری بۆیە ئەمە بۆتەوە ئەوەی کە بە بەردەوامی تمام بەس بەری سپاسیەتەکەی شوان ئەس پرسیارێک ئێستاکەم دەستەکەت دەستکێشی لە دەستە یەکێکیش بەبێ دەستکێشە و چ مەسەلەیە خێرە بەڵێ بەڵ ئەوەیەکی چەند ئێستا وا ڕانکێشان لێ بووە ئیتر بچڕاوەک بڵێ دیارە نەیە ئەسلی بێ شوان بڵە ئیشڵات پاراستی بن چاودێریە خودت دەبم محاولێ بکە جەڕەبێت دوو دەستکێشت یەت باشێت شوان ئەوە پابند بووە بە ڕێنمایەکان نەچوو ئەو دانەی تریش دەربێنێت بەر ئەو دانەی بەدەستەوە ماوە زۆر سپاس بوو شوان ڕاستەخۆنیش بەغدا گەلمە دەبوون سۆبان ژوان من هاوکارم بن بەڵێ بەڵێ من کۆمەڵە گەنجان کە دەمڵکچین حەزەکەم بیان دوێنم بلا بەس بێژێ خێرە هیچ دەرمەنە خەڵکیش ئەچنە دەرەوە ئەمان بە تایبەت ئەم شەو یەکەم شەوە بەم شێوە فەضل هنا تعال انت ئەمان دەمڕک دێت یاڵا ضرب شوانەوە نەریتەوە بزانام لە بەغدا بەم شێوە دەست خۆش شوان ئێوە هەموو شەوێکم کارە دەکەن بەڵێ ئەگەر باس بکەیت چۆن ئەم بیرۆکەت بۆ چۆن ئەم کارە دەکەن ئێمە لە مزگەوتەوە دێن و ئەبگەڕەکان دەگەڕین بۆچی بەم شێوەیە ئەم کارە دەکەن ئێمە خەڵک لە خەو هەڵدەستێنین نەریتە لایەن لە بەغدا من لە زۆربەی گەڕەکەکان ئەم حاڵەتا بینم کە بە شەوان بۆ ئەوەی کە خەڵک بە خەبەر بێتەوە بەو شێوە دەرەچن و تر بەو تەبڵێکە لێیان بەدەستیانە بۆی کە خەڵک خەبەری بێتەوە بۆ پارشێو بەڵێ شوان دەست خۆش کە لەگەڵمان بووی هەرچەندە مۆبایلەکان هەن کە ئەتوانێت خەڵک دایبنێتەوە سعات هەیە کە هەڵسێ بۆ پارشێو بەڵام ئەوان هێشتا پابندن بەو نەریتەی کە لە بەغدا هەیە بەڵێ ئەو نەریتە جوانە هەرماوە بەو شێوەیە خەڵکەڵەسەن هەر حاڵ و هەوای جاری جارانیان بۆ هەیە بۆیە بەردەوامن لەسەرەوە زۆر سپاس دەکەین شوان کە لەگەڵمان بیت و دەچینە سلێمانی بۆ لای ئارام جەمال ئارامبان لەگەڵا ئارام ڕەمەزانت پیرۆز بێ و پێمان بڵێ کە ڕەوشی شاری سلێمانی چۆنە بە دڵنیاییەوە جیاوازە لەگەڵ ڕەمەزانەکانی تر بەڵام با لە زاری تۆ ببیستین چکە تۆ بینەری ئەو شوێنێت و دیمەنەکانمان لەوە بۆ ئەگوازیتەوە دیارە سلااوتان لێبێت ڕەمەزان لە هەمووتان پیرۆز بێت بە تایبەتی لە هاوکارانم لە کوردستان 24 بەڕاستی دیمەنەکە ینی بە شێوەیە کە ناتوانرێ قسەی لەسەر بکرێ پار ئەم کاتە ینی لێرە پێش مزگەوتی گەورە قەڵەباڵقەیەکی یەکجار زۆر بوو خەڵکی سلێمانی وا ڕاهاتە بوون کە دەهاتنە ئێرە خواردنیان دەخوارد ئێرە ڕازا بووە بە هەموو جۆرە خواردنیەک خواردەمەنیەکان لێرە دەفرۆشران عارەبانەکان لێرە بوون هاوڵاتیان دەهاتنە دەرەوە گەشتیاران گەنجان زۆر دەهاتنە ئەم جێگایە و بەڵام ئەم ساڵ دیمەنێکی زۆر تەواو جیاواز بێدەنگە بەهۆی ئەو ڕێنمای و ڕێکارە تەندروستیانەی کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لە پارێزگای سلێمانیش گیراونتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ژوان ینی بەڕاستی سلێمانی کە من هاتم بۆ پێش ڕاستەوخۆکە بۆ پێش مزگەوتی گەورە بە تاوی چۆڵ بوو چکە لە دوای کاتژمێر 5 تا کاتژمێر 12 قەدەغەی هاتشۆ بە تاوی لە سلێمانی جێبەجێکرێ هەروەها بە شێوەیەکی گشتی لە دوای کاتژمێر 12 بۆ 6 بەرەبەیان ینی ڕێگە بە هەندێک کەسە درێت کە کاری تایبەتیان هەیە بێنە دەرەوە بۆیە ینی سلێمانی دیمەنێکی تەواو جیاوازە ینی هاوڵاتیانی سلێمانی بە تەمەنەکان من پرسیارم لێکردن ئێوارەی ئەمڕۆ باسی ئەوەم کرد ئەم ڕەمەزانە ئاخۆ چۆنە بێوتیان سلێمانی بەوە ناسراوە کە
حەزیان لە خواردنی خۆشە بە تایبەتی لە پاشێوان دەچوونە چێشخانەکان خواردنیان دەخوارد زۆربیان دەهاتنە دەرەوە بەڵام ینی ئەم ساڵ بەهۆی ئەو ڕێکار و ڕێنمانەی کە گیراونتە بەر دیمەنەکان تەواو جیاوازە ینی هاوڵاتیان نانە دەرەوە ڕەمەزانێکی پاشێوێکی تەواو جیاواز بەڕێ دەکەن لە ماڵەکانیان هاوڵاتیان ئەم پاشێوە ئەنجامەدەن. بەڵێ ئارام بە تایبەت تۆ گەنجی سلێمانیت و کوڕی سلێمانیت بەردەمی مزگەوتی گەورە ئەو خواردنانەی لێبوو کە عەرەبانە دەستگێڕەکان ئەو خواردنانەیان ئەفرۆشت و کۆمەڵێک کرێکاری بیانی کە وەکو هندی و ئەوانە یاخود بەنگلاشەکان کە بە ڕۆژوو دەبوون لە پارشێوان دەچوونە ئەو شوێنە ئێستا بۆ ئەوان ئەو شوێنە نەماوە تەنات بۆ ئێمەش کە دیمەنەکە ئەبینین بەو شێوەیە تۆش گەنجێکی سلێمانی حتمما لەسەر عەرەبانانە نانت خواردووە و پارشەوت لەوێ بەسەر بردووە جا ئێستا وێ چۆڵە بە دڵنیاییەوە ئەو دیمەنە زۆر نەکار لە سلێمانی لە هەموو شارەکانی دیکە ناخۆشە چونکە مانگی ڕەمەزان بەوە بەناوبانگەکە خەڵک زۆر تێکەڵەوە لە تەمەکردتەمە ڕەمەزانە پیرۆژ دێ هەر ئەوایکی بە ئارام هەفەرێمەت پاڕاستی بالبنچاودەریە خودت دەبن دووبارە ڕەمەزانەوە پیرۆز بێت ئیشڵا خودێ بکەت شەوێت بێت قەرەباڵغی بزەورەتە بەسەر جادەیە ژیان ئاسایی بدلێ چ بکەین جارێ کۆڕۆنا والتشتهك هر تشتهك جوريا او ديمان براستي ديمان دليشن هر جايك يعني تشو دوق باش سليماني باش بغدادي حتى مديت يعني جادات تشولن دلي مروفيت ايشت مثلا حسام مروف مها رمضان يعني جيب قشتي وصل بين جيان اولي هاتي لي الاليه دن دلي مروفيه خوشه كولاتي بقشتي بابندي ريمانج بو يخو باراستنج فيروسا كورونا دا كو هيدي اف بلاو اف فيروسا دي جناف جهاني شناف بچه و وانا كوديجي براستي سوفون دتما يعني هم فيري هندي بين يعني مها رمضان قربالغ بازار خارن هر تجل دريبت افوانا جاني شمدا مها رمضان ابدلايا نبسر وسيماي بازاري قربالغي خلقيان جي چونا هر جهه كي هبه براسي جي افوانا دفي الجمع بمينه مها رمضان بيروز دفي مروف يعني اساسي ورگرات ناف دلي مروفي دازن دي بنب جانیا ناف بازاریان جی قربالغی هر جهه بله بدڵنیاییەوە ئەمە وەک باست کردووە ڕاهات بووین کە ڕەمەزان دەرچوون بێت بازار بێت ئەملاولا بێت نا بە تایبەتی ئەم مانگە بەڵێ دوودی چاوە پۆشی حاضر کیان تو حاضر کی دەخۆینێرم بە یەکەوە پارشێوە خۆی نجاودەم تاکسینا ئەو لە ماڵ دەگوتی خلاص بخوت سێکی حاضر خۆی بۆ خۆی حاضری کات بڵێ مانگی ڕەمەزان ئەم ساڵ بەم شێوەیە بەڕێوە ئەبین ئینشاڵڵا وەک ژبە باسی لێوە کرد لە بەشکم لە 15 ڕەمەزانە لە 10 ڕەمەزان ئەو قەرەباڵخیە بگەڕێتەوە ئەو جم و جۆڵە هەرچەند وەک باسم کرد ڕەمەزان هی ئەوە نییە کە ئێمە بۆ دەرەوە بچین و بوا بیر بکەینەوە نا ڕەمەزانەکەمان لێ تێک چونکە ئێمە بۆ دەرەوە ناچین باکسەوە ئەم مانگە مانگی ئەوەیە کە عیبادەت بکەین تەنها ئەم مانگەمان هەیە کە ئەو فرسەتەمان لە بەردەستایە هەندی ئەم پابند بین زۆرتر زیاتر ژیان بەڵێ زیاتر ئێستا ئێمە بابەتێکە خوێنینەوە و بەشی ئەچیناو بەشی دووهەمی پرۆگرامی کە پەیوەستیشە بابەتەکەمان بە کۆرۆنا و بە ڕەمەزانیشە بابەتەکەمان ئەڵێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بازاری ئۆنلاین بە شێوەیەکی بەرچاو گەشەی کردووە و ئێستا خاوەن بزنسەکانی ئۆنلاین خۆیان لەگەڵ مانگی ڕەمەزاندا دەگونجێنن لە پاکستانیش جیا لە بوونی چەند پێگەیەکی گەورەی ئۆنلاین بەڵام ئەمە ڕێگر نەبووە لەوەی کە خاوەنکارەکان یا خاوەنکارە بچووکەکانیش سوود لەم هەلە وەربگرن کورتۆ کرمانجان بێژین ئەvê کارێ ئۆنلاین کە ڕێکۆ ئینترنێتێ سەردەمی کۆرۆنای کەتەنە خێرا خودی بەڵێ وتان باسمان کردووە کە بەڵێ زۆر لە ئیشەکان هەیە کە بۆ خەڵکێکی تر بووە نەهامەتی لە کاتی کۆرۆنا بەس بۆ خەڵکێکی تر قازانجێکی کرد با راپۆرتەکە ببینێک لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرەڕای زیان گەیاندن بە دەیان کەرتی جیاواز کەچی هەلی بۆ بزنسە بچووکەکانی بازاڕی ئۆنلاین زیاتر کردووە. لە پاکستان سەرڕایبوونی چەند پێگەیەکی گەورەی دلیڤەری خواردن بەڵام ئەمە لە بەردەم زەڕینخانی تەمان 29 ساڵان ڕێگر نەبوو بۆ ئەوەی پەرە بە بزنسە بچووکەکەی بدات. هاتنی مانگی ڕەمەزان لە سەردەمی کۆرۆنا دەرگای بۆ کەسانە کردەوە کە شارەزای ئینتەرنێتن و بزنسێکی تایبەتیان هەیە. هەر بۆیە ئەم جۆرە کارسازانە بزنسەکانیان بە ئۆنلاین گۆڕی ئەویش لە ڕێگەی سوودوەرگرتن لە سۆشیال میدیا بۆ بە بازاڕکردنی کاڵاکانیان. زەڕین توانەکانی لە ئامادەکردنی خواردن بەکاردەهێنێت بۆ بەدەستخستنی بژێوی ژیانی هانی ژنانیش دەدات ڕوو لە کاری سربەخۆ بکەن.
ئەگەر تۆ کەسێک بیت لە سۆشیال میدیا شارەزا بیت ئەوە هەلی زۆر فراوان هەن کە بتوانرێت سوودیان لێوەربگیرێت بەهۆی کۆرۆنا باشتر وایە لە خەڵک دوور بکەویتەوە و ئێمەش سوودمان لەمە وەرگرتووە لە ڕێگەی ئەپلیکیشنە جیاوازەکانەوە پەیوەندی لەگەڵ هاوڵاتیان دەکەین و دواتر خواردنەکەیان پێدەگەێنین. لە دوای تەواوبوونی مانگی ڕەمەزان زەڕین خان بیر لە کردنەوەی ڕێستۆران دەکاتەوە جیا لەمەش پەرە بە بزنزە ئۆنلاینەکەی دەدات. زەڕین زیاتر خواردنی کللتوری پاکستان ئامادە دەکات و بە دلیڤەری دەیگەێنێتە ئەو شوێنانەی لی داواکەن. خواردنی خەوساییم داوا کردو چونکە کاتم نییە چێشتە ئامادە بکەم و لە مانگی ڕەمەزانیش بەهۆی زۆری کار و ماندووبوونەوە شتێکی زۆر باشە بە ئۆنلاین خواردن داوا دەکەین و بە مەشکات و وزت بۆ دەگەڕێتەوە. پاکستان یەکێکە لە وڵاتانەی با ڕێکاری توند ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بووەتەوە تا ئێستا زیاتر لە 220 کەس لە وڵاتە گیانیان لەدەستداوە زیاتر لە 10,000 کەسیش تووشی ڤایرۆسەکە بوون. بەڵێ کاک ژوان ئەزانی ئێمە لە ناو کوردستانیش بەو شێوەیە بازاری ئۆنلاین پەرەیسەند بوو بە تایبەتی ئێمە یەک بواری ترمان زیاتر بوو لەوان ئێمە تەنانەت لە ڕووی بواری تەندروستیشەوە بە ئۆنلاین هەندێک کۆمپانیا هەبوون ئەگەر کەسێک نەخۆش بواە کەسێک حاڵەتێک وایە پێویستی بکردایە چێکێکی خۆی بکات بۆ شەکرە بێت یان بۆ پەستانی خوێن بێت کۆمپانیەکان هەبوون کە ئەچوون بە ئامێری گرتنی پەستانی خوێن یاخود ئەوەی کە شەکرەیان بۆ بگرن هەر لە ماڵەکەی خۆی بە کاری ئۆنلاین تێلیان بۆیانە کرد مەبەستم هەر بەڵێ ئەوەش یەکێک بوو لەوانە بینی خۆمان بێت ئۆنلاین تو هەیڤێ چەند یعنی نەسەردەمی کۆڕۆنا بێ ئەوە هەیڤێ چەند جۆرە بە ئۆنلاین مەسەلەن تو دلیڤەریە داخواستی خواردنێش دەرەوە خواردنی دەرەوە بەگشتی ئێستا نەک هەر من هەر دایکێک ئێستا گوێی لە من بێت ئەزانێت کە منداڵی ئێستا چەندێک خواردنی ڕەنگاوڕەنگی بۆ لێ بنێ سفرەی بۆ بڕازێنەرەوە تا تەلەفۆن نەکات بە ئۆنلاین داوای خواردن منداڵ ئیرانات نەودانێت تو هیچ خۆ دەرەخینی تو چەند جارە دلیڤەری خواردنێش دەربە حاضر من بەگشتی حەزم زۆر لە خواردنی دەرەوە نییە تۆ چێشتی منت نەخواردن و نازانی چێشتی بینە ڕۆژەکی بینە بزانین کە ئەریێنم بەس تارێکی بینە کە بزانین بەسە بێ بە شەڕ لێرە بینە دێ دزێکی بەلجایگی بەڵام من بەگشتی حەزم لە خواردنی بژێت حەزم لە خواردنی ئۆنلاین نییە کە بڕۆم بە دیلیڤەری خواردن بێنمانە بەڵام هەر خۆشیشە جارجار ئێستا دەمێکە لە ماڵۆین بەڕاستی دڵحەزی کردم بلی خواردنی ئەس جارج هەندە داخواستکم بەس دەماچووی مدوی هەندە تشتا فروشم ماڵ تشتێ منێ ماڵ بی ئەس گوێزم مگوت ئەزێ ئۆنلاین فروش لێگەڕ هەم یەک دو پێش مدیتەن ڕاست ئێوا بوو بەس دومایکی ئەمڕۆ نەگەهشتنی ئەتیفاقی ئەنێ گەلە جارە ئۆنلاین هەندە جارە چێت بت نابژم حیلە و تەشقە لە تێدا بن بەس پام نەگەشتنی ئەتیفاقی لەگەڵ تا هاوڕام کڕینا جلکا گەلە جارە هەرویستم ئەو بەڵام هەندێک جار من جل و بەرگم کڕیوە نەوعەکەی ئەو شتە نەبووە کە من ویستمە یان سایزەکەیەوە نەبووە دواترەڵێ من وەریشی ناگرمەوە ئەوەشی هەیە بەس ئەو برادێ من پڕێکۆی فروشم نکار نەدید مەسم بێشت من حیلە و تەشقە نەکەین مەقسەدم ئەو نینە بەس یانی گشتی و سایە بەردەوام بکەین ژمارەیەک لە وڵاتانی جیهان بەتایبەت لەگەڵ جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و لەم کاتەدا و ڕێنمایە تەندروستیەکان لە مانگی ڕەمەزانیش و پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەرچەندە لە چوارچەوەی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هەموو مزگەوتەکان بەتایبەت لە مالیزیاشدا خراپبوون وەکو کوردستان بەڵام مسلمانانی ئەو وڵاتە ئامادەکاری لە بۆ مانگەکە دەکەن و لە ماڵەوە هەم پەرستنا خۆ دەکەن هەمژی پێک بەچێت بجدا مەسەلەن چاوەل مزگەفتی گەلک خەلک کۆنڤی ناف ماڵێت خۆ ئەوانە هەندێکە بڕیاڕەدەی خێزانی پێک بە تەڕەویحێت خۆ بکەن و پەرستنا خودێ ناف ماڵێدا بتەکە رەمزانی کال مالیزیای چاوە پێشوازیە ڕەمەزانێ کردی و پەرستنا خودێ المالیزیات ناف ماڵ دەدەێت چاوە سەردەما کۆرۆنای بەڵێ شتێکی دیکەش ئەوان ئێستا بازاری فرۆشیار ئەوەی کە سەردانی مالیزیای کردوێ بە تایبەتی ڕۆشتن بۆ مالیزیا تۆزە ئاسانە و زۆربەی خەڵکی کوردستان نەک زۆربەی هەندێک ئەبیسین چۆ بۆ مالیزیا سەردانی کردووە ئەبینن کە کاری فرۆشیاری لەوێ شێوازێکی جیاوازی هەیە بۆ بازارە میلیەکان لەوێ زۆر بەرفراوانە و لە راپۆرتەکەی
باسی بازاڕێژی بەڵێ تەمام فرۆشارەکانیش دەبینیم بەرەف مۆلیزیا بێ ڤیزە ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو وڵاتانی ئیسلامی پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەن بە جۆرێک لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان و لە چوارچێوی هەوڵەکانی بەرامبەربوونەوەی کۆرۆنا مزگەوت و شوێناینەکان داخراون هەرچەندە بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا و ڕێگری لە دروستبوونی قڕەباڵغی هەموو مزگەوتەکان لە مالیزیا داخران بەڵام هاوڵاتیانی وڵاتە ئامادەکاریان کردووە و لە ماڵەوە ئەرکاینەکان جێبەجێ دەکەن هاوشێوەی مزگەوتەکانە و بازاڕانەی ساڵانە لە شەوانی مانجی ڕەمەزاندا پڕ دەبوون لە کڕیار ئەمساڵ خاڵی و چۆڵ دەبن فرۆشیارانی چێشخانەی خواردنە کولتوری و میلیەکانی مالیزیا ئاماژە بەوە دەکەن ئەمساڵ وەک ساڵانی ڕابردوو کڕیارەکان سەردانیان ناکەن و تا درەنگانی شەو پێشوازی لە کڕیاران ناکەن بۆیە وەک زۆرینەی دوکان و بازاڕەکانی دیکەی جیهان ڕێگەی گەیاندنی خواردن بە شێوەی دیلیڤەری دەگرنە بەر و خواردنەکان دەگەێنە بەردەم ماڵی هاوڵاتیان پێشببینی دەکەین ئەم ساڵ بەهۆی هەوڵەکانی خۆپاراستن لە کۆرۆنا بازاڕی خواردنەوە کەلتوری میلیەکان زۆر باش نەبێت بەڵام ئێمە بە شێوەی دیلیڤەری خواردنەکان دەگەێنینە بەردەم ماڵی هاوڵاتیان چونکە ڕێگە نادرێت چەند کەسێک لەناو خواردنگەکان بێکەوە کۆ ببنەوە و دابنیشن هاتنی مانجی ڕەمەزانی ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ ڕێکارەکانی خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا یەکێکیش لە ڕێکارەکانی خۆپاراستن لەو پەتایە ڕێگریە لە دروستنەبوونی خەرەباڵغی و داخستنی کڵێسا و مزگەوت و شوێناینەکان بۆیە ئەم ساڵ زۆرنەی مزگەوتەکان لە جیهان بەبێ نوێژی تەراویح و تالیلات و نزا و پاڕانەوە پێشوازی لە مانجی ڕەمەزان دەکەن لەلایەن خۆشەوە مفتی سعودیا ڕایگەیان مسلمانان دەتوان لە ماڵەوە ئەرکاینەکان جێبەجێ بکەن و نوێژی تەراویح بکەن بەڵێ ئەمە کە بینیمان مالیزیا بوو بابزانین کوردستانی خۆشمان بازاڕەکانی بە چشەوە بچکە ئێمەش باماشەوە بازاری میلیمان هەیە و ژوان ئاگام لێ بوو لاینەکانە لە ڕەنداونا بینیم ئیشت حاضر کرد بوو لەسەر بەسووان بەری ئەس بەسەوی مەسەلا سیکێ و بازاری خەلکی کۆچۆ تشتکردین کۆرۆنای تقریبا هەمی دنیاوەکی یەک لێ کردە مثلا مەلوێرێژی جادە چۆل بین مالیزیە هەموو ئەو عرض و ئاسمانژێک دیری کوردستانیژی طبعا نه وقت يعني اگر وقت قدقه بتعين نوصل شوله بس افريقيا ام تشوينا بازاري ام دوكيت بيجنسيكي بس نسيكي ماركتها كم مازن بي بزانين كا خلكي تشوا مثلا تشتكرين سوفون تشتكي ديجي وقت مروف تشتا بازاري بو تشتكريني راستي مروف مجيلي تشتكريني بس اكرتو بتشي بو ما بس تكادي مثلا بزانين كا خلك چاوات تشتات کرد يعني تشتكي خوشتره تشتكي دي تبو ما بس تو وي تشتينا شو ابغى خلك تكو تشكرينا وقت بس تحكري جداي يعني مثلا خلك مجيله كون فتشوبين وعائله بيك فجاز قال بحسب مسألة كما ما مخوده ساكنه كشو خلك مجيلي تشكرينا زاد ترشت تشتذكرين دا ساكنه دو فراش تر دي سر مسألة تندرستي راستين او جي برغامه دو يلد بزاني كبازار الهوليره تشاويه پیش وزي كنا رمضان ام نكاد ناف بازاري ده طبعا تشتكرين كلوبال كرين وبيشوازي كنا رمضان قال لك بابتك جرمت كذا شكل هولير شين لدار وكا شهوا زور جرمه لا سر تاثير دنياش روبا روبو نوي كورونا وكو اي مشكو مان حاضر كردوا بابتك زور جرمه بلان بايستا تماشي خلق بكين زاني تشتيك زياتر ذكر بابا عادة وای روزك پیش رمضان خلق دی اشیاء دکری وجواتن کردی. بله اری والله راسته. والله زیاتر لو رمضان پیوسته خلق لرمضان هلاك دبیتن. تشتكتان كريه زياتر با اگر رخصت هبي تماشي دك. فرمو. دي او ديار جبسوشتي زور كريه لبا من دالك انا. والله من دالك عزيانه جبسيها لو خوش من اي اوا طماطو رونو فاصوليا ونيسكو شتان. يعني همو كلو بري زياتر بيوستي رمضاني ادي خرماي نابين خاتم كو خرماتان كريه. بله والله شنو قيشتينه. يعني خرماش ذكرنا وسطان. ادي زياتر تسو خواردن شي حاضر دكي لرمضانان خواردن شي خوش تايبت بي با. والله هر برنج مرقه برياني دول مالو زياترنا. دول مشتي ده. اشياء دول ما تكري اشياء دول ما تكري يعني اشتان. هم انا والله. يعني حاضره. بله. صبي خواردنك تان هي لبو يكم افطاري مانجي رمضاني او صار. والله برنج مرقه. يعني حاضره لو صبي او تان ده. بله بله. باطل موندي نبي.
لێرە ئیش دەکەن بەڵێ لێرە ئیش باشە زیاتر لە ڕەمەزانان بە تایبەت کە وا پێشوازی ڕەمەزان مانگی پیرۆز دەکەین زیاتر خەڵک چ شتێک دەکڕین لە ناو ئەوانەی کە پێویستن دەیکڕن ئەوە برنجە نۆکە و نیسکە و فاسۆلیا ئەوانێ دەکڕن باسی خورمات نەکرد ینی زیاتر خورماش دەکەن خورما ئەساسە پێش هەموو شتەکە ئەی نیسک نیسکەکەش زۆر ئەساسە قەت بەسرت هاتیە مەسەرەن بە ژیانی خۆت خواردنەکەت حاضر کردبی تێک چوبی بە تایبەت لە ڕەمەزانێت چونکە زۆر حساسە خواردنەکە تێک چوبی خۆش دەرنەچوبی گلەیان هەبی ماڵێ باوی منداڵان بەڕاستی لە دۆڵمەی بڕێک ئەوەیە مشکلەتان هەیە لە دۆڵمەی ئێستا ژیان باشتر بوو ئێستا پرنج بە خۆم حەزم لە ساوەرە ساوار دیارە داشی منداڵان ساوارێکی خۆش حاضر دەکەن ساوار بە سادەی یانیش گۆشت و مریشک و تەرتیباتی لەگەڵ مریشک نا گۆشتی لەگەڵ بێت ئەوەی ئێستا دەبینی شت نرخەکانیان هەر وەکو خۆیانیش گران بووە نا گران نەبوو بەس ئەم کڕۆنە تۆزێ گرانی کردووە بەڕێ ڤایرۆسی کۆڕۆنا شتی گران کردووە بەڵێ سەتا چەند گران بووە تقریبا یعنی زۆر کەم یعنی بڵێن فەردێ برنج باش تەزاری سەحتمالە 9,000 ئەوە چ بۆ دەڵێن بە سۆرانی بە هەولێری ئەوە بەخۆی سیسیە هەیە گورەکەنگری پێدەێت گورە گەنگر گورە کەنگر ئەمەش ئەمژیت بێژنی سیسی دهۆکی ئەمژیت بێژنی سیسی تایبەت لە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز هاتنە بازاڕی یانیش بە تایبەت وەڵا لە ڕەمەزانی هاتینە ستان کڕیوە بە تەمای چ بکڕن دەستمان پێکردێ ینی تا مواد خەزایی ئەندە کێک لە بۆ منداڵان و گۆشتەوە ئەوانێ ینی داد نایە پارێکی باش خەرزکەی بەخوای زۆر باش ناچکە هەتا مەعاشی دێتین لە بینی خواردنی خێزانت خواردنی خەسووت خواردنی دایکت جیهان لە هەمووی دەرەجەیەکترە خێزانت ئەی دوای خەسوو و داک ماشەڵڵا ئەوە زۆر ڕاشکان قسە دەکات زۆر مویمەوە مامۆستا ئەتوو کە دەی بازاری ئەشای دەکڕی لیستی خۆت دادەنێ چ دەکڕی یانیش دەی بە حەیەڵا دەکڕی نانە حەیەڵا نیە لیستم هەیە بەس ئەندێک شتێ دەبینی بە بەرچاو دەکەوی ئیزافە دەکەی ینی پارەکە زیاتر دەڕ زیاتر عادەتەن کۆ وا دەبینم بەتەنی پێم خۆشە بەتەنی پێت خۆشە بازارکردنی بەتەنی باشترە پارەکەمتر دەڕوا نا دەبتە شەڕ ئەمنەوەی دەکڕم ئەمنەوەی دەبینم یەک دەست چێشت لە دەستا ئەو دەستەکەی چێژەکەی تازەم دڕ ئەو ماوەیە مەسەرەن لە ماڵی بوون لەبەر کۆڕۆنای قەت پێکەوە مشکلەتان هەبووە نەخوای بەسەروی لە هەشتاونەوە هەتێستا مشکلم لەبووە ماشەڵڵا لە هەشتاونەوە پێکەوەن هەتێستا مشکلم لەبووە قەت نابی ئینشەڵڵا هەر پێکەوە دڵخۆش قەت بووە لە هەشتاونەوە تا ئێستا یەک ڕۆژ نەخێر ناوەڵڵا برادری زۆر برادرن باشە کو هاوسەرگیریتان کردمادەم با بگەڕینەوە چکە ئەو ئاساسەکەیە ئامۆزاینە ئامۆزە ئای تەمەند درێژ بن یا ڕەبی تەمەند ئامۆزاینە بەڵێ ئێمە لە بەشی دووەمی پرۆگرامی پاشیف هەوڵی ئەوە دەین کە باس لە بابەتی تەندروستیش بکەین چونکە زۆر گرنگە ئەم مانگە هەر هەمووی سی ڕۆژەکەی زۆر پەیوەندیەکی بتەو لە نێوان بە ڕۆژوانان و تەندروستی ئەوانە هەیە بە تایبەتی لە ڕووی خواردنەوە کە خواردن و خواردنەوەی ڕۆژوانان لە مانگی ڕەمەزان تەواو دەگۆڕێت سێژەمەی سەرەکی ئاسایی بۆ پارشێ و بەربانگکردنەوە ئەگوازرێتەوە و دەبنێت دوو ژەمی سەرەکی و قورس ئیتر هەر ئەخۆین بۆ ڕاگررتنی هاوسەنگی لە ماوەی ئەو ماوەیە کە ڕۆژوانان بە ڕۆژووە بن پێویستە ژەمی پارشێ و پشتگوێ نەخرێت و پسپۆرانی پزیشکیش ئاماژە بەوە دەکەن کە پێویستە لەم مانگا گرنگی بەو جۆرە خواردنانە یا بەو جۆرە پێکاتانەی کە ئەو خواردنانە پێکاتۆلەی بدرێت کە ڕۆژوگران لە مانگە ڕەمەزانە با بڵێن لە مانگی ڕەمەزانە ئەیخۆن و پێویستە ڕۆژوانان لە مانگا بزانن چۆن سیستەمی خواردنی خۆیان ڕێکەخەن چونکە سەرمان لێ گرنگ ڕێکخستنەوە سیستەمیە بەڵێ یعنی هەکەم مەها ڕەمەزانێت تەوەکی مەهدی دەڕۆز کرد بزانە یعنی تە چه مفۆش هەیڤە ڕەمەزانێ وەرنەگرتیان ژعالیە تەندروستی و بەحەسکین ژعالیە ئاینی و ئەو پەیوەندیاتت نێو بەرە خوددا ئەم دەوی بابەتی بەحەسکین تایبەتی ژنەوە ستودیا پاشی بە ئەفشەوەدا دکتۆر شێروان نۆنەکەلی پسپۆرێ ناو و فسیۆلۆژیا جەستەی دەدیێمەدا بە دکتۆر شێروان گەلە بخێراتی زۆر سپاس ڕەمەزانێت لە پیرۆز بێت ڕەمەزانی ئێوە هەموو هاوڵاتیانیش پیرۆز بێتن بەخێر هاتی دکتۆر سلامت بیت
ئەدی هەیڤ ڕەمەزانەیە ڕۆژی گرتنە و سەردەما کۆڕۆنایە بەڵێ دوو بابەتت گەلەکێت گرنگن ئەم چاوە بشین سیستەمە خۆوە خواردنی ئەم بە حەسکین هەیڤ ڕەمەزانێدا ئەوایکی باش ڕێک بخین ئەم مفایش ڕۆژی گرتنە خۆش عالیە جەستەی و تەندروستی بە وەرگری بەڵێ خۆی زۆر گرنگە ئەمە پێناسەی بە ڕۆژبوونی بزانین بە ڕۆژبوون مانێ ئەوە نی ئەمە زۆرتر بخۆین مانێ ئەوە نی ئەمە قەڵەو بین مانێ ئەوە نی ئەمە پڕ بدێنە هەموو شتێکی بیخۆین بەداخەوە ئەو شتە ڕوودا لە نێوان ئەو لەحزەیەکەوە ئەو هەندێک شەخص فتار دەکەنەوە تا ئەو لەحزەیە برێن پاشێوەکەیە بە ڕۆژبوون دەبی ئەمە مانجی جگە کە گوتمان لایانی دینی عیبادت بی مانجی تەندروستی جەستە و تەندروستی دەرونی بتن هەتا ئەو شتەش بکەین زۆر پێویستە ئەمە هەروەکو جەنابەت فەرمووت سیستمێکمان هەبێتن بزانین ئەمە چەند دەکەین یەکەم شت لەو سیستمی ئەوەیە بزانین ئەمە لەمە دو سێژەم خواردنی دوو جەمە بەداخەوە ئەمە هەندێک کەسی دەبینن بە شێوەی ناتەندروست وەری دەگرن لەو لەحزەی کە فتار دەکەنەوە دەخۆن هەتا ئاخر لەحزەیەکە مەلا بانگ دەداتن ئەوەش ناتەندروستە ئیدەن با بیکەنە دوو جەم ئەو جەمانش دەبی بزانین ئەمە کەمێک زانیاریمان هەبێت لەسەر پێک هاتەی خواردن ناڵێن بچێنە ناو تەفاسیلی وردەکاریەکان هەندێکی بزانین و بزانین چمان پێویستە لە بۆ چ کاتێکی بۆ دوبنە ئێستا ئەمە لەو لەحزێکەوە قسەی دەکەین کاتی پاشەوە باش ئەمە چ بخۆین وانە ئەمە دەبی شتێکی وا بخۆین هەندێک وزەمان پێ بەخشی لە ئەو ڕۆژێوا لە پێشمانە حەسەب ئەو کاری دەکەین حەسەب جسممان ئایا ئەمە گەورەینە گچکەینە ئیشک چاوەڕوانمان دەکاتم بۆیە بۆ نمونە بە ئاسانی پێویستمان بە پرۆتینە پرۆتین لە چه هەیە پرۆتین مەسەن بۆ نمونە لە هێلکێ هەیە لە پەنیری هەیە بۆ نمونە لە گۆشتی هەیە ئەوانە دەتوانین بەشتێکی لێوەرگرین و هەروەها ماستیش زۆر گرنگە ئەم دائما ئەوەی دووبارە دەکەمەوە کە هەم ئاوە هەمیش پرۆتین و ڤیتامین و کازاکە تێدایە دەتوانم هەندێک میوەش دەگەر دانێم شتی بەسیط بۆ نمونە خیارەکە سێوەکە تو بەحسکی دکتور بۆ پاشیوێ ئەو باسی پاشیوەکەی دەکەم ئیدەن ئەم دەبی پرۆتینم هەبیتن هەندێک ڤیتامینەکان تێدابی هەندێک ئاوی تێدابی زۆرنا بەڵام لە هەمان کاتدا دەبی زۆر ئاگادار بە دکتور تەلڤیری پیچەکی ئەس ترساندم پیچەکە ئاوێ بەڵێ پیچەکە ئاوێ مرۆڤ ڤەخود بەڵێ تەمامی ڕۆژیە خو گرت زۆین مەسەلەن ئەس خۆ بێژم حتا بەری بانگژی دێت ئەس ئاوێ بەت خۆ ڕابێ من باشە بەڵێ ئەو باش نییە لە بەچەش بسانەکە تو ئاوی زۆر بخۆیەوە شتێک هەیە لە پسپۆری مە لە پسپۆری فسیۆلۆجی چەند ئاوی زیاتر بخۆیەوە قەبارەی ئاو قەبارەی خوێن زیاد دەکاتن کەمەک با بڵێن فشاری خوێنێ زەخت زیاد دەکات ئەوە ژەوە دەکات چ بیتن میزی زیاتر بکەیت کە میزیش زیاتر کرد هەموو ئەو کەسانە باش ئەویان بەبیێتەوە ئی ڕەمەزانی ساڵانی ڕابردوو و سبەش لەوانەیە هەست پێ بکەن ئەگە ئاوی زۆر بخۆنەوە دەبین بەیانەکەی هەر دەبی بستە توالێتی میزی بکەن کارەسا دەست پێ دەکاتن پاشماوە چی ڕێژەی ئاو لە جسمی دادەبەزی کە دابەزی ئەو جا دەست بە چ دەکاتن هەست بە تێنواتێکی زۆر دەکاتن دەوی وشک دەبیتن لەوانەیە لەگەر ویش کەمەک فشاری خوێنیشی دابەزیتن بۆی ئەم دەرم کەمەک چکات و لە بیر مەکەم ئاو چەند باش ئەوەی ئەوەی دیار دەکەم مەسەن گڵاسێک یان دوو گڵاس بۆ نوعی قسەی بکەن نەک بەلێتر لەوانەیە زەحمەت بیتن زۆر کافیە چونکو ئەتو ئەو چای دەخۆیەوە ئاوی تێدایە نانەکەش ئاوی تێدایە برنجەکە ئاوی تێدایە گۆشتەکە ئاوی تێدایە ئاو لە شتیت کە هەیە جسمی ئینسانیش خوای تەبارەک وەتەعالە هەند جوان دروستی کردیە میزانی خۆی ڕادەگری شتێک ئێمە پێ دەڵێن هۆمیۆستاسیس واتە زۆر جوان دەزانی چەند ئاوتەیە چەندت پێویستە کە چەند زۆر وەرگری زۆر لێ دەڕواتن لێ ئەم گوتم کەمەک بۆ نمونە 500 سیسی هەتا لترش ینی با بڵێن ئەگەر بە ئاوەکان هەندێک لەسەری نووسارتان بەوەی حساب بکەن یان بە گڵاس احتیاجی دوو گڵاسداوانی زۆر کافی بیتن چکە تو ئەو شتەکانی دخۆ ئاوی تێدایە وارکە دکتورەوە چەند ساڵ ئەس خەلاتت دوێ مەسەلەی گەشتیم ئەو شت چای دەکەین ساڵ پێ بەدێ درستکین کێم ئەوە دەبا خوین تا خوف مە بگرێت جوان توی بۆ سمێڵ ڕیشی خستۆتە سەر هەموو ساڵێ ئەو ساڵیش بەو شێوەی گەرم نییە کە ئەمە بۆ سبەی کە هەستان ئینشاءڵڵا زۆر گەرمامان بی و ئارەقەی زۆر بکەین و ئاما زۆر لێ بڕاتن لەبە بابرێن ئەگە بیبەستینەوەش لەگە کۆڕۆنەی بەهۆی کۆڕۆنەی زۆر کەس کاری نییە زۆر کەس لە دەرەوە نییە بابلێن ئەوەش باشە کە تو لە ژۆرەبی زۆر تیشتی خۆر کاریگەری لەسەر نابی ئەو پلەگەرمایە بەرزەمانیە ئەو ڕۆوا بزەم هەتا سیویەکی بوو نەگەشتە 45 و 50 بۆی چاوەڕوانی ئەوەی ناکەین زۆر ئارەقەی بکەین زۆر ئاومان لێ بڕواتن پێویست بەوەندەی ناکاتن فێنک بێت بە تەجروبەش ینی با بڵێن کە ئاوەکی برێن
کەم دەخواتەوە دەبینی سبەینێکە باشترە تەندروستی باشترە و لەشیشت میزانی خۆی ڕادەگریتن عفو دکتۆر تو گەلمە بمینە پشتین گەمە هەروی بابەتی بەحسکین ینی دیرتر و کیرتر بەسەم دێ پارچەین کوردستانی هەمیە وەرگینەمێ هەوڵێکی بدین ئەمە بەرەف ڕۆژاوای کوردستانی بێ بچین هەر گرێدای تشتکڕین و کەلوپەل هەفکارێمە ئەکرەم ساڵە پاوایکە ڕاستە خودش قامشلوت گەلمە دابەت ئەکرەم ڕەمەزانەوە پیرۆز بێت خێر و بەرەکەت خودی قبیل کرد ئینشەڵا بزانین کە تشتکڕین کەلوپەل ڕۆژاوای کوردستانی تایبەتیژی دەرباسی مەها ڕەمەزانە پیرۆز بووینە گرانبیە تشتە گرانبیە ئەگەر تشتە گران بزرێتتر چ تشتە گرانبیە و دەستخستنا کەلوپەلژی کو ئەم بشتی زانین سووریە و ڕۆژاوای کوردستانیژی یا بزەحمەتە چاوە کەلوپەل دەستوڵاتیات کەوند ویدەمیدە فەرموو شەو باش ژوان جژنا ڕەمەزانێ هێشتا جەژنامایی هێشتا جەژنامایی خۆ لەزێ نەکە تژی تا ژوان خودێمە بگەینتە جەژن شەوەمە زۆر کار کریەژی ئیرۆ ئەم پشکی وەستیانە ببوورە ڕەمەزانە پیرۆزلتە و میهوانان لە هەمیەی گەلێ کورد هەر چارپەرچەین کوردستانی پیرۆز بە ئەس لێبورین دخوازم شخوا ژوان مژارێک پر گرنگ تە بەحسێ کرد مژارە دەستخستنا کەل و پەلان ئەم دزانن گۆ ڕۆژاوای کوردستانی باکوورێ سووریێ بگشتی ڕەوشەکە ئاوارتەدا ڕەوشەکە ئالۆزدا دەرباز دەبەش دەستپێکا کریزا سووریە ڤژ 2011 حتا وەکو ڕۆژە ئیرۆ تایبەت بهاتنا هەیڤا ڕەمەزانێ ژوان کەل و پەلێن خواردنێ بەهایەوە پڕ بلند بوویە ئیرۆ مەسەردانا بازارێ کردتەوی بریارە قەدەخەکردنا چوون و هاتلێ لێ دکانên فرۆتنا کەل و پەلێن خواردنێ دکانên گۆشت ئەو دکارن vekin welatî qerbaleğek baş nava bazarê hebû lê ya mixabiniye ew got kel û pel pir bilind in yek jê keysebaziya bazirganan got dikin got nirxê 1 kîlo goşt jivan nêzî $7 bû îro her wiha hemû kel û pelên xwarinê ez mînakekê bêjim yanî 1 کیلو برنج ئەگەر جوورەیە باش بێ بە 1500 لێرەی سووریە واتە فەرمانبەرێ حکوومەتە سووریە ئەگەر 10 کیلو برنج بکرە دکە 45,000 لێرەین سووری ئەو موچەی وی مەهانە تەمەنێ تەنێ 10 کیلو برنجە پێویستە هەموو کەل و پەلێن خواردنێ بکرە کەرەستایین خواردنێ بکرە داگۆ خواردنێ شخە و ماڵباتە خە و زارۆکێن خوەرە بۆ هەیڤا ڕەمەزانێ دابین بکە عالیەکی دنجی تەوی گۆرێ فەبەریا خۆسەر نرخ دەستنیشانکردنە لێ توپا بەندی پێنینە ئەڤ مەبەحسا هین کەسکایی و فێکیژی نەکریە شخوا نرخێوان ڕۆژ بڕۆژ بلند دبە یا گۆشتجی ژوان هەن بازرگان گوتن ji ber biryara qedexekirina çûn û hatinê ew nikarin ejelan ji dervî rojava bîn wekû herêma dêra zorê gozingîne bi ajelan golek û pezwana da goşt dabîn bikin ji bazarê re her wiha herêma min bic rê hemî qutkirîne bi sedema biryara qedexekirina çûn û hatinê ji ber wilo jî ev jî yek ji hişt got biha bibe lê her gazina welatiyan çi ji biryara qedexekirina çûn û hatinê be yan jî berî wê be her gazina welatiya berdewam ji bilindbûna nirxê her tiştekî belkî em niha ji ber heyva Ramazanê em behsa xwarinê dikin lê bi giştî jî her tişt bihayê her tiştekî bilind bûye eger bi girê din bi nirxê dolar îro dolar 1207 lêreyî Sûriye berî 6 heyvan 600 lêre bû wate duqat bûye û her cûreyê xwarinê bê neyê xwarinê bin jî bûne duqat û sêqat û çarqat û mûçeyê fermanber her ew e yê rêveberiya xweser karin bêjin nêzî $7 ye yêrî cîma Sûriye nêzî $40 ye pê servil vir tê kirin ji van gelo evê çawê xwarinê heyva Ramazanê dir zarokê xware dabîn bike vî mûçeyê hindek heta dawiya heyvê mixabin jî heta niha tu çareserî ji vê kêşeyê re nehatiye dîtin ji xwe biryara qedexekirina çûn û hatinê jî dê berdewam bike heta yekê heyva pêncan dê berdewam bibe tevî got gelek dikan vedikin lê karker gazinan dikin ji ber ew nikarin biçin ser karê xwe heta got biçin ser kar jî heyva Ramazanê de kar kêm dibe lawaz dibe ne her karker kare biçe ser karê xwe û berî wê jî heyvekê rawistiya bûn êdî zehmetiyek aborî tê pêşwan بەڵێ
زۆر سپاس دەکەین ئەکرەم ساڵح لە قامیشلۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنت. بەڵێ دکتۆر دەگەڕینەوە بۆ لای جەنابێت ئێستا لە کاتی پارشێوەین و دەمانێت بزانین گرنگی پارشێ و لە ڕووی تەندروستی و لە ڕووی دینەکەیەوە زانیمان ئێستامانێت لە ڕووی تەندروستی و بزانین پارشی و چ گرنگێکی هەیە بۆ بەڕۆژوان. بەڵێ ئەو سوودانی کە باز دەکرێتن کە دەڵێن بە ڕۆژبوون ئەوەندە سوودێ هەیە ئەمە نابی لە بیرکەین ئەو کاتە سوودی هەیە کە هەستت بە برسیاتی کرد و هەست بە تیۆناتی کرد. بەڵام ئەوەش مانایەوە نیە ئەمن پاشیوی نەخۆم بڵێم باسی بینێ زۆر برسیم بی و زۆر تیانی بیتم. سوودی ئەوەیە کە تەمەن لە ڕووی ئاینی وەش ئەوەی کە ئەم بزانم کە باس کرایە کە خێری تێدا هەستیەوە و با بڵێم پاشیوەکەی سوودی ئەوەیە ئەتوو ئەو سیستمەی هەیتت زۆرێک لە چالاکردنەوەی بۆ دەکەی لەبەر ئەوەی ئەتوو بەشێک خواردنی دەخۆی لە کاتێکی دیاری کراو و چاوەڕوان دەکەی بای ئەو 15 سەعاتێ داهاتوت بکە کە ئیو کاتی بە ڕۆژی بوونەکەیە کە نزیکەی 15 سەعاتە. وزەکت دەبیتن بۆ ئەوەی بەکاری بینی. باشتر وایە ئەم وەکو ئێستا با بڵێن ڕووی فسیۆلۆجی باسکەم باشتر وایە بەشت نەکا بە تەواوی فکر لەوەی نەکەوە بری بای هەر 15 ساعت بکاتن. بۆچی دکتۆر وێنێ بێژەباری تەمام یا ئێکێ مەعاف ما قبیل کرا سیستەمی مەی ئێستا خواردنەکەش هاتە سەری خواردنجی ساڵ کە مەسەلەن بوون لۆت باز دەکەم ئەم بژن والله الحەمدلله دهی ئەس برسی نەبیم من ئێستا ئەم قەنەعەتت پێ دەینم یعنی ئەم خەلەت بە بینەرانیش جێ لەمە ڕاگرم سوودەکەی لە چدا ئەمە ئەو 11 مانگە هەر خواردنی وەردەگرین خەزن دەکەین بڕواتەبی ئەوەندەی کە ئەمن ئەتوو هەر یەک لە بابن ئەوانی کە ئێستا هاوڵاتیانی خۆمان جێ لە منە ئەوەندەی دەی خۆین 2 قات و 3 قات دەوانەیە زیاتر بی لەوەندەی کە پێویستمان پێەیە بۆی چ ڕووداتن بەردەوام وزە دێ شەکر دێ خواردن دێ ڤیتامین دێ پرۆتین دێ ئەوەندەمان ئیش پێەیە ئەوە کێدی هەمووی باە مەغزەنی مەغزەنەکەمان زەرگمانە لە ناو جسمی ئینسانی چه هەیە یعنی هاوچێشێکی کیمیایی و بایۆلۆجی هەیە کە دوو ڕووە هەیە دوو ئاستەی هەیە یعنی دوو ئاراستەی هەیە ئەمە یەک ئاراستەی بەکاردێنین هەر 11 مانگ یەک ئاراستەی بەکاردێن ئاراستەکە چییە وەرگرە و کەمەکی بەکار بخۆ و خەزنکە پێویستمان بەوەیە ئاراستەکەی دی بەکاربینین ئاراستەکەی دی چییە ئەوەیە لوی ئەم دەرێم نە با تێنیمان بی برسیمان بی ئاراستەکەی دی چییە ئەوەی لە مەغزەنیە دەری بینین بەس بوو تەماشەڤانە وا بۆش هۆژ هەبێت وا دکتور بێژت هەکات تو تەگوت مەسەن وڵا ئەس برسی نەبیم و ئەس تێنی نەبیم ئەوەی بزانە تە پرسگرێکێک هەیە یا بە تو برسی بی و تو تێنی بی دوو جدولانەوە دکتور ئەم لەلایەن تەندروستیەکەەوە مەسەن هەتا تو فۆیدەی وەرگری و ژلای ئاینی و هەتا تو هەست هەژارە بکە ئەوێنەیی 100% بەدڵنیایەوە یا سیستەمی درست بەڵێ شتێکی تریش دکتۆر ئێستا ئێمە بنان ئەخۆین بۆ ئەوەی کە هەڵگرێک بێت مەخزنێک بێت بۆی کە دواتر ئێمە بەکاری بێنینەوە و جەنابەت باسەکە ئەبێ ئەوە بەکاربێنین بەڵام ئێمە بۆچی وا بیرەکەینەوە یان شتەکە فیسیۆلۆژیەوە ڕاهاتوین ئەڵێین ئەگەر شتێکی شیرین بخۆین برسیمانەکات پێمان بڵێ لە چ شوێنێکە چ خواردنێک برسیمانەکات چ خواردنێت تینومانەکات بۆچی ئێمە وا بیرەکەین ئایا خواردنێک هەیە کە بەڕاستی بیخۆین و برسیمان ببێت دوای ئەوە برسیمان کات ببێتە هۆکار بە شێوە چکەیە ئەگە تو ئەو زانی وەرگری ئەو سەرچاو خواردنانە وەگەی وەکو شەکر وەکو شیرینی ئەوانە تەمەنیان کورتە بۆیە بۆ ماوەکی کەم هەز بە وزەک دەکەی هەز بە بڵێن تێربوونێک دەکەی بۆ چەند کاژمێرێک بۆ 2 کاژمێر 3 کاژمێر شتەی وا پاشان ڕێژەکەی زۆر دادەبەزیتن بەو شێوەش ئەتوو برسی تبی ئەو جەنە مانای ئەوە نیە ئەو خواردنە برسی دەکا تەمەنی کورتە تەمەنی کە وزە بەخشینەکەی کورتە بەڵام ئەوانەی کە با بڵێن پێ دەنێن شتی معقد و کە ئالۆزە یانچکە بە پرۆتیناتە ئەوانە باشترە چکە تەمەنیان درێژە بەس ئەمن دیسان دێمۆسە قسەی یەکەم کە تاز دەستمان پێکرد حەز دەکەین سوود وەرگرین لە بە ڕۆژی بوون هەتا سوودی لێ وەرگرین باشترە لە نیوەڕۆی هەز بە برساتی و تێوناتی بکەین هەتا سیستمەکەی دیمان ئیش بکە چونکو بەشێکی زۆرمان هەیە لە گلایکۆجین و چەوری و ئەو شتانە لە مەغزەنیە با دەربێ زۆر پێویستە دووش لەو لە کاتی ئەوەی کە ئاراستەی دووەم ئیش دەکاتن لە میتابۆلیزمی ئەو خواردنانە چڕت داتن ئەتوو هەندێک لە با بڵێن بەنەوەی ئاسان بکەین لە پیساتی جسمت لە موادی ئەکسەدەی کە هەیە لە جسمت ئەوانە فڕێ دەدەی ئەوەش دژە هەوکردنە دژە شێرپەنجەیە
لێ ئەو شتەی زۆر باش ئەمەوە لە کۆڵمان بیتەوە بی ینی ئەوە دەبتە دژە هەوکردن دەبتە دژە شێرپەنجە دژە نەخۆشی بەوەیەوە دەکات بەرگریت باش بی کە ئەمە دەڵێن بە ڕۆژی بوون بەرگری جەستەی زیاد دەکا بۆ جەستت باشە بۆ چەوری باشە بۆ دڵ باشە باشەکە لێ چاتە باشەکەی لەوە هاتێ لەو کاتێ برسی و تێنی دەبی ئەگە هیچ برسی نەبی و هیچ تێنیت بیتن دەکەوەکو ڕۆژەکانی ئاساییە زمان نەکرد دکتۆر تە بەسە بەرگریەوە لە شکر مەنوعێ یا گرنگژیش بووی ڕووپڕبوونا کۆرۆنای دەبێت بەرگریەکە لە شیە مکم مرۆڤی هەبێت مەناعەکە بۆش مرۆڤی هەبێت یعنی ڕۆژی گرتن حتا چ ڕادەیەکی تشێت مەزێدەتر پاراستی بکتل بەرامبەری ڤایرۆسی کۆرۆنا شتەی خۆش باسکەین کە لەو ڕۆژی ڕەمەزان ئەوانەی کە دەڵێن بە ڕۆژی بوون سوودی زۆرە زۆبێ زۆری ئەوانی توێژینەوەیان کردێ ئیسلام نینە ئەو زۆر گرنگە کابرایەک مسلمان نییە لەسەر دینی تو نییە پێت دەڵێتن ئەو بە ڕۆژبوونی ئەتو دەیکەی زۆر بەسوودە ئەو زۆر گرنگە نەک ئەچکاگەم بخۆم بڵێم دەری ئەوە شتەکەی خۆیتی لێ دەرێ بەسوودە واتە 100% بە سەلماندن بە ڕۆژی بوون زۆر زۆر بەسوودە یەک لەو سوودانێک کە باز دەکرێتن بەرگری زیاد دەکات ئەمە حتا ئەو ماوەیە لەگەر هاتنی پەتای کۆڕۆنەی بەڕاستی ئەمە و هەموو یان دکتۆرەکان دووبارەکردنەوە پێداچوونەوەکمان کرد کومە بزانین هەڵە نینە بابەتێکی گرنگە نه هەڵە نینە ینی بەرگری زیاد دەکە کە بەرگری جەستەی زیاد کرد بۆیە نەک دژی کۆڕنەیە دژی هەموو ڤایرۆس و بەکتریایەکان ئەتوو بەرگری زیاد دەکە بەڵام چۆن بە ڕۆژبوونێک بە ڕۆژبوونێک برساتی تێدابی توێناتی تێدابی ئەو شتە پیسانەی ناو جسمت با بەو نوعی بڵێن بستە دەرێ دژە ئۆکسانەکان بستە دەرێت دژە ئۆکسانەکان کار بکەن ئەو شتانێک کە زیادە لە جەرگت هەرت گرتیە ئەو چەوریە کە باش نییە با بڕوا با بەکار بێ با بسووتێ هەینێکە بەڵێ بەرگری جەستە زیاد دەکاتن دیسان ئەوە ینی شتەی دیاری کراو نییە دژی کۆڕۆنی بەڵام کۆڕۆنش ئەوە ئیسبات بوو چەندی بەرگریت باشتر بیتن پاراستراوتر دەبی یانی بە سوچی دەیگریان بێ نیشانە دەیگری دکتۆر بابەت گەلتە بەردەوامەوەکی مەبەری نوکە ڕۆژاوا وەرگرتی دنوکەچینە باکووری کوردستان هەر گرێدای خواردنی بزانین کانان چاوایل باکووری کوردستان تایبەتی دیاربەکری ئەفکارێمە حەسەن کوسەپەوەکی ڕاستە خۆت گەلمەدا حەسەنی برا دەمێتە باش ڕەمەزانە پیرۆستە و هەمی کوردێنمێن باکووری کوردستانی گشتیژی جیهانی پیرۆز بزانین کال دەفتە ئەس باکووری کوردستان تایبەتی دیاربەکری بەحەسکم ئەس بارکم پشت یعنی دەستەی ڕاستی نانەوەخانەک هەیە چ نان زیدەتر دیاربەکری تێتە چێکردن چەند جور هەنە و تایبەتیشی دەما پاشی وەیە سەردەما قەدەغە کۆڕۆنای ئەوە چاوە فڕنیەت نانی تێنەڤەکردن حەسەن فەرموو جوان سۆڤان ڕەمەزان وەژی پیرۆز بە دەسەریدان بێژنج دیاربەکرێ بڕاستی نانی دیاربەکرێ تا بەسکە نزانم تا خاریە نەخاریە جوان نانێکی سوورە وسا قەلایە گەلێک دەلارە حتا لە تەمامی دیاربەکرێ ئەv nav navûdenge ev nanê her ji bo Şirnex Mêrdîn û herwiha van bajarê dî jî gelek cara têşandin gelek firnên Diyarbekirê li Stenbolê li Enqere têne vekirin û xelkê vê herêmê her diçi wî nanî dikire ew qas wisa ev navûdenge lê belê em niha berderê firinekin ev firine 5 sala ku li vê derê ye li vê derê jî kuçeya gewran heye ku jê re dibêjin bes virtîval heye navûn dibêjin xirî xaliye nevekî salê dine mesela Remezana din jî di rojên destpêkê de ev der gelek qerebalig bû niha du sedemê vê hene yek vayrusa korona ya din jî hindekî hewa sar e bi rastî sala borî vî demî ev firina he her wisa dixebitî niha jî dixe yanî nan çê dikirin bes niha tenê nanê ku ji rojmane ew nan hêdî hêdî têne firotin li vê derê qerebalig gelekekê me heger welatiyek bêt yan jî hindek kesên erkdar ew tên nanê xwe dikirin û diçin ji bilî wa ez dikarim bêjim çû qerebalig li ber derê firinê hema bêje tune ye yek ji xebatkarê vê firinê li vere me got 5 sala heye yanî bav û bapîrê vî xurtî dest bi vî karî kirine ew jî niha fêrî çêkirin û firotin yanî bazirganiya nan dibe em wisa bêjin em hindekê bi te re sebet merheba ji te re merheba ji te re Ramezana pîroz be bi çawa ye ez bêjim me serî de got hindekê mişterî ez bêjim kiryar kêm bûne çi tesîr li we kiriye gelo vê vayrosa durum koronaya tiştik tineye insana tineye Ramazana awre ama tiştik tineye nanê xindik bin insana xindik bin korkmuş bûn korona heye tiştekên memûrê sağlıkçıya û başka tine komşu hatun û başka û tine
دوورمایەوە دەستپێکێ ji ber ku çarojî yasaxeye qedexe heye bes firin vekirîne lê belê gelek xelk hatin nan zêde kirin çend nan dikirin 10 nan 20 nan çend nan dikirin 20 nan 30 nan qıtlıq heye melek korkmuş bu qıtlıq heye yani wekî xel hayt عینی zêde standin naha hindekî hindekîn bûne عین öyle hevkarê min cuma tu xwazî tu here hundur em ê li vir hindekê em ê bi sohbeta xwe her berdewam bikin ji bilî nan jî hûn tişt miştê din hûn çê dikin zibilê nan سی heye Sî çeşîdê din yani curê yên ji hevîr yên ji ar hûn çê dikin buğday heye çiftliği heye pide heye yağlı heye simit heye poğaça heye pasta heye pır çeşit pır ama insan o tine Berê cureyên ji ar tên çêkirin gelek zêde ne lê mişterî kê min malûm e pekê xebatkarên we çi dem firnê pê dixin yanî mesela berê salên borî vê demê jî me didî agirtê de hebû nan dipijiya wê niha kengî wê bibijînin serê sibê sibe duzbe kengî serê sibê heye evro heye ama serê sibê iftar saat 5 nan tine sıcak nan üretimi tine nanê gerim hêdî wekî berîn nîne aynı öyle ji xwe gelek kes êdî ar distêne ji wan malê çê dikin heta ser medya civakê gelek zilam êdî nanê ku wan xwe li firna çêkiriye wî nanî parve dikin ev jî hêdî bûye edetek ji vir xelk ji wan ar jî dikire em bêjin on xalq ji war ar jikin çima naxin ar nikin ama xalq nan pır سی 4 5 tane hepsi sisi xalq male tişke tane mala ta va selameti be helbet ev rojî rojên koronayê jî wê derbas bibin bi rastî xelkê bêriya wan Ramezanên berê kiriye ciwan sowan gotnek ya Kurda meşhur heye dibêje sal bi sal xwazga bipar her Ramezan jî dibêje ka ew Ramezanên berê bi rastî vê carê em ji dil dibêjin ka ew Ramezanê ji berê lewra ew qerebalixî û ew helecan û kelecana salên berê nemaye wekî me gotî firineke li vê xalê 5 sala ku li vê derê mişteriyê wê ez û hevkarê xwe qemeraman wila du kez din jî hatibûn hundur İnşallah rojê xweş zivrin ev İnşallah hîviya me ew e bi canî jî hindan anî bikirin û berev mava biçin bariyekê paşî vê bixwin bes Hesen te gel em hêt nanê Diyarbekirê kirin eger hatu em hatîne Diyarbekirê em mêvanê te bîn vêca bes nanê bitirsî nedeme ha Diyarbekirê xwarinê xûş jiyê heyn حتى وی وقتی بزنی خدای کریم از نکر بنانک خوار لکل کنه بس نانم بدرنا دیار بله امین نانو کبابا جگر امه بدن ان شاء الله درجه که تمام گلک ممنون اربجی افکار ما حسن کوسن فایق راست خوش دیار بکری دیال مدام تمام زر سپاس دکتور اگرینو بلای جنابت بسی نانی کرد بیرم لوا کردو نان ڕێژێکی کی زور شکریتیه و دڵی هەر کەسێکی ڕۆژوان بۆشتی شیرینیش زۆر ئەڕواج گەلەنان چەندێک زەرمەند دەبین ئەگەر ئێمە لە کاتی پاشێوە شیرینی بخۆین یان لە دوای بەربانگ بۆ هەردوو شێوازەکە بەڵێ لێرە بە هەندێک جیاوازی بکەین لە نێوان ئەو کەسانی کە نایانێ قەڵەو بن لەگە ئەو کەسانی ترسی قەڵەوبوونیان نییە ئەگەر ترسی قەڵەوبوونی هەیە باشتر وایە بە هیچ شێوەیەک ئەو شتانێک کە پێکاتەکە گەنمی تێدایە نەخۆی ئەوە یەک ئەگەر هەر حەزت کرد لە نانی باشتر وایە نانی کوردەواری خۆمان برێن نانی تیری نانی ساز بیتن بێخۆمرە بیتن و پارچەکی کەم بیتن بەس بۆ ئەوەی بیتن کەەوە بابرێن دڵت پێداکەوێتن بەڕاستی ئەو سەمونانێک کە ئەمە دەیبینین کە تەمەنی 2 ڕۆژە لەوها ماوەشی باشتر دەمێتەوە زۆرتر ئەگەر تەمەشای پێکاتەکەی شەکری تێدایە یعنی بێ لەوەی کە گەرمە شەکر تێدایە لێ ئەوان هەندێک چێشت پێ زیاد دەبی هەندێک کێشی قۆڵۆنی پێ دروست دەبیتن و هەندێک سەرچاوەش هەیە دەڵێتن بەرگریشت کەم دەکاتن دکتۆر نەخۆی یعنی دکتۆرش بلی وی نانێ مەسەرەن دەموی زیادت مین ئەگەر نانێدی بێ ئاسایی مرۆڤ بکتە فرێزەرێدا چ مشکلە نینە زۆر نە ئەو کێشەکە لە فرێزەری نییە کێشەکە لە شتێکەیە لە چ دروست کرایە ئێستا ئەو نانەی با بڵێن ساڵی 70 دەما خوارد هەتانەوەتی زۆر لە نانەکە ئێستا باشتر بوو لەبەرەوەی بە کاملی بوو هەموو بوو گەنمەکە دکتۆر ئاردی سفریتیانە بوو مەبەستەوەی ئەو ڕشاڵەکانی تیا بۆ هەزمکردنی ئەگە سوولێکی هەبی ڕشاڵەکەیە زیاتر بەس ئەو با بڵێن مادەی کێکە تێدایە
ئەوانە زۆر باش نییە ئێستا لایەنی پزیشکی لایەنی تەندروستی خۆراک بەرەو ئەومان دەبێت دوورکەوینەوە لە خواردنی نان و یعنی ئەوانە لە گەنمی دروست دەکرێت و حتا لە جۆش زۆر تەرجیعمان ناکە بەڵام ئەم بتوانم قەناعەت بە بینەران و بە خەڵکی بینم کەەوە کێک و نان و ئەوەی نەخۆن زۆر زەحمەتە بۆیە ماوەکی زۆر نەمخوارد دەتوانم بڵێم لە بە هیچ شێوەیەک ئەوی پێکاتێگەن بوو نەمخوارد تقریبن 20 کیلۆم لە وەزنی خۆم دابەزان لە دوایوی لەبەر هەندێک سەبەبان کەمەکم خوارد ئێستاش دەستم پێکردەوە زۆر ئاساییە لەگەڵ کێک و پاقلاوی ئەوجە پێت بڵێم ئەوەش نەکەنوێ ئەو شتێکی تەندروستێت بۆ هەمووان هەدەفیشم ئەوە تەنها چێشم دابەزیتن چکە بەرەو سەڵی دەچوم بەس ئێستا تقریبا هەشتامە شەکر و برنج و گەنم تەرکم کرد لە 3 ساڵی بە کاملی 3 ساڵ بە کاملی ئێستا کەمەکم ئەو فترەی 2 مانگەی لە ماڵێ بووین هەندێک پارێزەکە ماشکان بەس لێرە خاڵێکی گرنگ هەیە داواکارم ئێستا ئەو کەسانی ئەمە دەبینن ئەو شۆیان سبەی خۆیان بچێشن هەتا دوماهی هەوی کە بنووسن بزان چەند چیلۆنا و ئینشاءڵڵا کە گەیشتنە ڕۆژ جژنەی ئینشاءڵڵا دیسان وەزنی خۆیان بکەم بچێشم بزان چەندە حەجیە زێدەبی ئەوە بە ڕۆژی بوونەکەی زۆر تەندروست نییە دەبی یان وەک خۆی بی یانیش کەمی کرد خۆمان کێشین ئێمە کە ڕۆشتین بابزانین جا میزانین ماڵی نەمش دێ حەلەک شتێ دکتۆر ئەش پرسیارە دەوی شتە بکەم تایبەتیش ئالیە فسیۆلۆژیە بەڵێ بۆ نمونە کەسە یە پرۆژیە دێشتە بازاڕی دلوی چتە هەر تشتی بەڵێ ئەوی دێڕاکەت و ئەوی دێکتە سەلێدا و ئەوی دێکرد و خواردن دێکرد دومایکێ ئەوان هەمی تشتا یعنی نائی نەخۆرن ئەم چاوە ژعالیە فسیۆلۆژی و خۆ کنترۆلکین وەختیان پرۆژی چوینە بازاڕی هەمی تشتا نەکڕین ئەوە دوو لایەنە چییە؟ لایەنی فسیۆلۆجی و دەرونیە با باسی لایەنی فسیۆلۆجیەکەی بکەم لەوانەیە دەرونەکەش هەندێک باسکەم لایەنی فسیۆلۆجی ئەمە وەرگرمان هەیە لە زمانمان لە مێشکمان لە زۆر جێ وەرگر چیە بە عەرەبی مستەقبلە بە ئینگلیزیەکەی ڕسێپتەرە ئەگەر ماوەکی زۆر دوورکەتەوە لە مادەچی لە تامەچی بۆ نمونە لە شیرینی لەو شتانە زیاتر حەزی لۆ دەچی لۆیە کە ئەو دەمێ برسیتە کە زۆر برسیتە وەڵا حەزل لە تورکیە حەزل لە بۆنی کەبابیە تازە باست کرد حەز لە نانیە حەز دوام شتە دەستن باشە ئەوە زیاتر حەساس دەبن ئەو شتان چکە نەوەرن نەگرتیە بەڵام هەمان دیسان لە ڕووی فسیۆلۆجیەوە دەبینی لێڕاهاتن هەیە لێڕاهاتن چییە ئەتوو کە خۆگونجاندنە کە ماوەک لێ دوورکەتەوە ئەمە نمونێ بدەین کە ماوەک جگارە نەشێشە پاشان ڕکل لە جگاری دەبتەوە ماوەک برنجی مەخۆ پاشان لات زۆر ئاساییە ماوەک نانی مەخۆ ئاساییە 2 هەفتە چای بێ شەکر بخۆ پاش 2 هەفتەی ئەگە چایەکی شیرن دەنێ ئەسڵ لات زۆر ناخۆشی بێتە ئەو شتە هەیە لە فسیۆلۆجی لای دەرونیەکەش ئەمن پسپۆری من نییە بەس هەموو دکتۆرە کەمێک لە بابەتەکەی دەزانێتم تاوان شتێکی دەرونیە تو بەداخەوە بە کوردەواری قسەی بکەن ملەتیمەوە دەزانی ئەو خواردنێدانرا پێوەی غار دەدا لێ دەبینی هێرش دەکاتە سەر خواردنەکان دەبینی مەسەلەن شەڕە لەسەر تورشی شەڕە لەسەر سێوی شەڕە لەسەر مەسەن ئەو خواردنەی دەبینی زۆر ئینسان بە پەلەیە ئەوش تەبیعەتی ئینسانیە زۆر زار مەسەلەن پێش مەغریبی با بڵێم حادیسەی سیارە ڕوودای هاتسۆ ڕوودای شتکە ڕوودای ئەو پەلە ئەینی لەس ئەو عەسەبی دەبیتن ئەوش لایەن دەرونی دەبینی زۆر تووڕە و تون دەجوێ ئەمە دەبی لایەن دەروی خۆمان کۆنتڕۆڵکەین ئارام بین ئەو خواردنە ناڕوە با مشکلە نییە با بڵێن وا بزانم سبەی سعات هەفتەی بێتن مەلا بانگداتن کاکات وا حسابکە هەفت و چارێکە مەلایەکە مشکلە نییە بۆچی ئەوە بیتن بە هیچ شێوەیە شەر نییە جا ئەو شتە زۆر گرنگامە بزانین ئەوەش یەک لە سوودەکانە بۆ نمونە ئەتوو هەر 11 مانگ نیسکت هەیە قەسب و خوڕماشت هەیە تێبینیت کردی لە ڕەمەزانی خۆش دەبی برادری دکتۆرمان دەگو نازام لۆ لە ڕەمەزانان تووریش خۆشە توور گەشتەی زۆر یعنی لەوانەیە خواردنی ڕەناڕەنگ لە ئەوە یەک لە سوودەکانە یەک لەش
ڕەمەزان بەوەی خۆشە ینی بەو شتەی زۆر خۆش بکات و تام لە نیسکی دەکەی کەشتەشی زۆر ئاسایی هەم کەس دەوانێت ئینشاڵە پێ دەکرێت تورە ئەو یەک لە خۆشەکانە دەبینی بزەبت گەلێکەوە باشە لەوە توی بەحسی تەفڕاتی زۆر باشە بەس لایەنی غازات ئەو شتەکەی ئەوەی هەندێک تامی دکتۆر شلایەنێ دەرونی فسیۆلۆژی و بەحث کرد کە چۆن مرۆڤ هەمی تشتانە کرد بژدا ئەس دەبتە یاسایەکە ژڤانی بێژم بەڵێ ئەس بژم هەموو بڵۆ مرۆڤ نەشتە بازاریش هەمیە چێترە مرۆڤ چ ناکەڕ ئەگەم مرۆڤێ ڕۆژی بی هەمی محاولێ بکرد نەشتە بازاڕی نەبینێت ئەوە سەتاوە ینی یەک جار بازارکردن بە تایبەتی ئێستا ئەمە لە وەختە چوانێ نامانێتی زۆر بەرکەوتن هەبیتن دەمانەی خۆمان بپارێزین یەک بازارکردن بەسە سفرێکی کەم تا بازار کرد دکتۆر ئەم بخۆم نەم کردی خێزان کردی ئیدی خێزانێ ئەو ئیشەکانی دەکاتێنە دکتۆر ڕەمەزانەوە پیرۆز بێت لە ئێوەش پیرۆز بی لە بینەرانش پیرۆز ماشەڵڵا گەنج مینەچینکی توی بەر تەندروستی خۆ ڕاستە زۆر سپاس بۆ ئێوەش ڕێنمایەکانت دکتۆر کە ئەرکت کێشا و زۆربەی ڕێنمایەکانت لە ئەم شەو بە ڕۆژوانان گەیاند بە ئەرچی خۆم دەزانم و بە ئینشاڵڵا بەس بتوانم خزمەتکاری میلەتی خۆم بم ئەوە گەورەترین شانەزێ لە بۆ من زۆر سپاس دەکەین بەخێر هاشی زۆر سپاس دەچین بزانین لە کەرکووک جیاوازی مانگی ڕەمەزانی ئەمساڵ و پارچی بووە بە دڵنیایی و جیاوازی هەیە کە هاوکارمان سۆران کامەران زیانیاری زیاترمان سەبارەت بە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان و جیاوازی ئەمساڵ لەگەڵ ساڵی ڕابردوو پێدا کەرکووکی و ڕەمەزانەوە سەردەمی کۆڕۆنایە ئەم شەو یەکەم شەوی مانگی ڕەمەزانە طبعاً بە جیاوازتر لە ساڵانی پێشووتر ئەمساڵ هیچ با بڵێن نوێژی تەراویح نەکرا دەرگای مزگەوتەکان داخرابوون و ئەو ئامادەکاریانەی کە ساڵانی پێشووتر دەکران لەلایەن خەڵکی ئەمساڵ بەهۆی قەدەغی هاتوچۆ لە کەرکووک و لە شارەکانی دیکەش پێما بێ ئەنجام نەدران طبعاً منەمێ باس لە بڕیاری نیشانی قەیرانەکان بکەم کە باس لەواکەن ئەو بڕیاری کە داویانە بە تایبەت لە ڕۆژ کە بڕیاریاندا و قەدەغی هاتوچۆ هەڵگیرێت لە کاتژمێر شەشی بەیانی بۆ شەشی ئێوارە واتە بۆ شەشی شەو ئەم بڕیارە ڕۆژانی هەینی و ڕۆژانی شەمە ناگرێتەوە واتە لە ئەم شۆ تا 48 کاتژمێری دیکە قەدەغی هاتوچۆ 100% و هیچ کەسێک بۆی نییە بەبێ ڕوخسەتی ڕێگە پێدان دەرچێتە دەرەوە تەمان لە شەواندا ئێستا دەبینین کە خەڵک بە دەرەوە نیە تەنها و کەسانە نەبێت کە ڕێگە پێدراون جگە لە هێزانامنەکانش کە بازگیان زیاتر داناوە بۆ جەبەجێکردنی بڕیارەکانی قەدەغی هاتوچۆ زانیاریەوە هەیە کە بەڕێوەبەتی وەقفی سنی کەرکووک طبعاً لەگەڵ شانەی قەیرانەکان دانیشتووە بەڵێنەوەی وەرگتووە کە ئەگەر تا شەشی ڕەمەزانی هیچ حاڵەتی نوێی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکرێت و ئەوە ڕابگەێنرێت کە کەرکووک حاڵەتی تازە تایدا ڕووی نەداوە ئەو کاتەوان ئامادەن کە بۆ ماوەی نوێژی بەیانان و نوێژی نیوەڕوان و ببورن لەگەڵ نوێژی عەسران ڕێگە بدەن بە مسلمانان کە لە مزگەوتەکانە نوێژ بکەن بەڵام ئەمە ماوەتەوە و تا شەشی ڕەمەزان چاوەڕوان نەکرێت کە بزانن هیچ حاڵەتێکی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراوە یاننا تا ئەمڕۆ کە 12 ڕۆژە هیچ حاڵەتێکی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە و تەنها 5 حاڵەت هەن کە هەر 5 حاڵەتەکە ئێستا لەژێر چاودێرین طبعاً شەوانی ڕەمەزان وەکوتن بە جیاوازتر لە ساڵانی پێشووتر خەڵک لە ماڵەوەن و پابندن بە ڕێنمایەکان تا ڕادەیەکی زۆر و لە شەقامەکانشدا تەنها هێزانامنیەکان هەن و تیمە پزیشکیەکانیش ڕێگان پێدرێکا چۆ بکەن لەگەڵ دەستگامنەکان و لەگەڵ ڕۆژنامەوانان جگە لەوانە ڕێگە بە هاتووی هاوڵاتیان نادرێت ئەگەر بێت و بیانویشان نەبیان مۆڵەتی ڕێگە پێدانیان نەبێت. ئەزانی ژوان با من باسی کەرکووکی کرد شارەکەی خۆمم بیرکەوتەوە بە باسی دووکی کرد توی باسی کەرکووکی کرد ئەی چۆن ئۆخێ هەرکەس بۆ خۆی کەرکووک تایبەتمەندێکی هەیە لێرە زۆربەی خەڵمونەوە 2 ساڵە لێرەم لە ڕەمەزانی لە هەولێرە لە ڕەمەزانان بەسرە بەم لێرە خەڵکی ئێرە زۆربەی تێکەڵاوێکی وان نییە دراوسەکان نازانم گەڕەکە میلیەکان چۆن بەڵام ئەو شوێنانێکە ئاپارتمان نشین بن زۆر کەم ئەو شتەیە لە کەرکووک ئێمە چیمانە کرد ماڵە دراوسێ خواردنی بەربانی بۆ ئەهێنای تۆ خواردنت بۆ ئەوانە ئاجاریوە لە جهة ملي وكيتا قلتي الهمية هوصة فعلا وانيا أنا جهة ملي دوكي بتهوليري بالسلموني من شو كيستا لشوين كم زور أوانية يعني قوي خوب دامت جاي خوب بقورة هرا جهة كم ملي دا خارم بوتابي زور مهمة دا تبزاني كا خلق چند مرده
بەڵێ من دڵنیام لەوە ئەوە هیچ گومانێکی تیانە بەڵام شوێنە ئاپارتمان کەرکک زۆر بە کەمی ئاپارتمان نشینە خەڵکەکەی زیاتر هەمووی ماڵە و هەر لە بەرشە گەڕەکەکان بە بەردەوام بە تایبەت ناوچە کوردنشینەکان خواردن بۆ یەکتری ئەبەن وە گەڕەکەکان زۆر قەرە باڵق خواردنێک زیاتر کەرکووکیەوە سێکە لە ناو خۆی یاپراخ دۆڵمە خواردنێکی تورکمانیە بەڵام هەموو خەڵکی کەرکوو ڕاهاتون بۆ دۆڵمە دروستکردن دۆڵمەی کەرکووکی زۆر بەناوبانگ و دەست بوو تا بێژم سوڤان ئادەی ماڵامە هەندەی پراخۆ چێتکن دەرەجەیە خۆش بێرە سڵاو بوو ماڵامە تایبەتیش سەر دروستکردن تۆش ئەبێ ئەوە هاوکاران مانینە ڕێکینە جارێ سەر من نەکە قەرد جارە حتا ڤایرۆسە خلاصت پاش بۆ ئەوەی منەکەی بە ماڵەڵێ ئەبێ خواردن بێنی تو لێرەنی دەبی من لێرە چاک بۆ خۆت پاسناوە هێنیتەوە بابەتێکی دی تایبەت مفێت بە حەسکم سوڤان یعنی هەیڤ ڕەمەزانە پیرۆز تایبەتی گشتی مەفێری وانەکە گەلەکە جوان کرد ئەو ژی دابەشکردنە خو هەیڤ ڕەمەزانە پیرۆز ژی یا دابەشکردیە سەر سێ بەشە دەستپێکەوەی دلۆڤانیەوەکی پێغەمبەر مە سڵاوت خودی سەر بەحث جێت کرد ناڤڕاستەوەی غەفراندن و ژێبرنا گونەهۆیە شلانێ خدای مەزن بە دوماهیکەوەیژی ئازاکردناش ئاگرێ جەهنەمەیە ئەف دابەشکردنا هەیڤ ڕەمەزانێ دەوێت ئەم بخۆبکینە وانەکە گەلەکە گرنگ دەمێ خۆ دابەشکین گەلوان کەسە ئەڤێن بەرژەوەندیامە دوێت و حەشمەتکن سفرە خۆ تایبەتیژێت هەیڤ ڕەمەزانە پیرۆز داد گەلوان کەسە دابەش بکین و وانژی بینەر سەر سفرە خۆ ئەڤێ زیاتر پێتیڤی پێ هەیکو ئەوژی پارەکێ نانێ خۆش نانێکی گەرم بخۆن بە هەیڤ ڕەمەزانێدا و هەر وەساژی زانین و زانیاریە خۆشی گەل کەسێ دەور و بەرێت خۆ دابەش ئیدی vەیەکێ هەم خێر و بەرەکەتە ڕەمەزانە پیرۆز دێ گەهتەمە و ئەو خێر و بەرەکەتێت خدای مەزن پێشکێشی مەکرین ئەمژی پێشکێشی خۆشتیوێت خۆ بکین دەور و بەرێت خۆ دابەشکردن ئیدی دەبی ئەوایی بێت و ئەس بێژم هێدی بەڕەمە دێ بەرەف دمەهەیەوە کۆتایەتێ ئێمەش زانیاریەکانمان هاوبەشی پێکرد بۆ ئێوە هەر لە ڕووی ئاینیەوە و هەم لە ڕووی تەندروستیەوە دوو میوانمان هەبوو کە هاوبەشیمان پێکرد لەو زانیاریانەیە کە هەبوون بۆ ئەم مانگی ڕەمەزانە چۆن لەگەڵ مانگی ڕەمەزانە ڕابین لەم دۆخە تایبەتە و ئەم شەومان بەڕێ کرد لە یەکەم شەوی ڕەمەزان لەگەڵتانە بووین هیوادارین کە دوو میوانی ڕۆحسووکی ماڵەکانتان بوو ویدیۆمژی هەر ئەوە ومە خزمەتێک گەهان بتەوە دوێ شەوێدا و سوس هەمین شەڤال ساعتێکی شەوێ هەتا بەریا سێ شەوێ دەما حاضرکردن فتەرێ ئەس بارکردنکە خەڵک بژیری حاضرکردن فتەرێ بجا هێدی هاری کاری هەفتۆ بکەم تایبەتیژی زەڵام و ژن پێی بە پارەیەکێ پاشێوێ حاضرکەم پاشیڤەوە خێر و بەرەکەت و سەحەت بێت ڕۆژی و نوێژێت و هەر ڕۆژەیەکی حتا دومایکێژی خەبیر بن و هەر خوشی شادیە دابژین و پاشیڤە شەڤە خلاص پاشیڤەیەکێ سبەی دێ vegeren. İnşallah. Vatan lagam. Fatira.